بەڕێزان لەرکیان سڵاوتان لەبێت هیوادارم هەموو لایەکتان باش بن. ئەمشەو باز لە پرسێکی زۆر هەستکارەکەم کە پەیوەندی بە ئێستا و ئایندەی هەرێمەکەمانەوە هەیە. بەڕاستی ئەمەوێ بۆ پەڕی نیگەرانیەوە لەو بارەیەوە بدوێم و بڵێم میلەتێک 1001 پرۆژەی لە وڵاتەکەیدا نوقسانە، هێشتا نزیکەی بەس لە هەرێمی کوردستانە 100,000 خەڵکی هەرێمی کوردستان کرێچین. هێشتا ناتوانین بڵین 20 پرۆژەی هەرە گەورەی تەواو کواڵەتی گەشتیاریمان لە وڵاتەدا دروست کردووە. هێشتا سەدان کارگە پێویستە لە دەرزی درومانەوە تا ئۆتۆمبیل، تا خۆراک، تا شیر، تا ماس، تا پەنیر، هەمووی لە دەرەوەی ئەم وڵاتەوە دەهێنینە ناو وڵاتەکە کەچی لەولاوە 100 ملیۆن دۆلارمان ئەبەن لە دەرەوەی وڵاتەکەی خۆمان پرۆژەی جۆراوجۆری پێکەن. ئێمە خەریکین کارگە لەو شوێنانەکەینەوە کە تەنانەت دیوارێکی میر و میرنشینەکانیان بە پێوە بۆ نەهێشتین تا هیچ نەبێ لە ئەمڕۆیە پیشانی مناڵانی کوردی بدەین. کەسانێک خەریکن بیناسازی لە شار و وڵاتانێ دەکەن کە ئەوەی ئاوەدانی و بیناکردن بێ بە ئێمەی کوردی ڕەوا نابینن. دیارە من گلەیم لەو سەرمایەدارانە نییە. گەورەکانی وڵات و شکۆمەندانی وڵات ئەبێ بپرسن، ئەرێ براینە، ئەرێ خوشکینە، ئێوە پارەکانتان بۆچی دەبەنە دەرێ؟ لە چ شتێکی ئەم وڵاتە نیگەرانن؟ بۆ لە سەرمایەکانتان ئەترسن لە ناوخۆی هەرێمی کوردستاندا؟ بۆ دەستان لە ئاوەدانی کێشایەوە؟ چیتان بۆ بکەین؟ بۆ زێڕ و تەڵای خۆمان بە تەنەکەی خەڵکی ئەگۆڕنەوە؟ خۆ لە سرودەکانە بە مناڵەکانمان ئەڵێن خوایە وەتەن ئاواکەی، ئەی بۆ خۆمان ئاوای نەکەین؟ بۆ ئاوای لێ بکەین کە ڕۆژانە ئەیبینن ئەیکەین؟ ئەپرسمایە ئەگەر هاندان هەبێ، ئەگەر دەستگیرۆیی هەبێ، ئەگەر هەلی کار و وەبەرهێنانی دوور لە دەستی حیزب هەبێ لە وڵاتەدا، ئەوەی کە 4 قڕانی پێکەوە ناوە ئەیباتە دەرەوەی ئەم وڵاتە ئیستثماری بکە؟ دیارە بینەرانی بەڕێز، ئەوە دەسهاتی نەتەوەی ئێمەیە، نابێ بهێڵین کەس بە هەدەری بات. تکایە با هەمووان بیر بکەینەوە سنوورێک دابنین بۆ ئەم نادڵنیایی سەرمایە و سەرمایەدارانی کورد. ئەوە هەر سەرمایەکە نییە کە لە وڵاتە دەڕوا و دەچێتە دەرێ، لەگەڵیا ئومێدی شەڕات، لەگەڵیا برسێتی و بێکاریش دێتەوە هەرێمی کوردستان. بۆ ئومێدەی کە سەرنجتان ڕابکێشم ئەچمە سەر مێزی پرۆگرامەکەم، ئەمە بابەتێکی زۆر هەستیارە لەم بێکاری و نادادی و نەبوونیەی هەرێمی کوردستاندا. ئێستا میوانەکانم باسی یەکەن چ کارەساتێکە قەومێ چۆن ئەیانەوێ ئومێد نەهێڵن لەم وڵاتەدا، چۆن سەرمایەدارەکانمان ئەبەنە دەرێ. ئایا لە دەرێ ڕۆن ڕژاوە؟ ئایا لەم وڵاتەدا پێداویستیمان نییە؟ لە توالێتەوە لەم وڵاتەدا پێویستمانە هەتاوەکو کارگا کە ئەڵەم توالێت ئەوە چەند کابینێ من هاواری ئەواکەم کە لە نێوان شارەکاندا هیچ نەبێت توالێت دروست بکەن. نازانم چی بڵم. بەخێراتن سەر چاوەکانم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. بەخێراتن. زۆر سپاس. کاک مەلایەسین، لەو قسانەمە هەستەکەی بۆ نمونە زێدەگۆیی یەکەم کردووە یا خەمەکە لای تۆ بڵندتر و مەزنتریشە؟ سڵاوتان لێبێت. خۆشحاڵم بەوەی کە جارێکی تر لەگەڵ کاک ڕەنج بەرنامەیەکی ترەکەین لەسەر بابەتی وەبەرهێنان. ئەم بەرنامانە بەبێ مبالەغە لە دوای هەر بەرنامەیەکی ئابووری ئێمە خۆمان وەک وەبەرهێنەر وەکردی تایبەت کاریگەریە ئەرینیەکانی بەرنامەکەمان بە چاوی خۆمان بینیوە، بۆ چونکو ئێمە لایەنە نەرینەکانی ئێستای ئابووری بازەکەین و هیوادارم لەگەڵ میوانە بەڕێزەکان و جەنابەت و ئەو خوێندکارە بەڕێزانە بە هەموو لایەکمان بەرنامەیەکی بەرهەمدارکەین. بەدڵنیوانێ ئەو قسانەی کە بەڕێز دەیکەیت ئەتوانم بڵێم ئەوە واقعی ئێستای پوختەیەکە لە واقعی ئەو هۆکار و ئەو دەردەسەریانەی کە ئێستا لە بەردەمی 100 ملیۆن دۆلار چۆتە دەرێت. تۆ چۆن ئەی خەمڵێنی؟ چەندێک چۆتە دەرێ؟ ئێستا لە ئەم دقەی کە ئێستا لەم بەرنامە قساکەین لە عێراقا، تەبەن بەزی عێراق کە ئێمە لە هەرێمی کوردستانەوانێ بەداخۆ لە دوای ساڵی 2014 بە دیاریکراوی دوای ئەو لێشاوە قێرانی ڕووی لە هەرێم کرد کە تا ئێستش بەداخۆ هەر هەندێکی هەر بەردەوامە. ئەم دقەی کە ئێستێمان بەرناماکەین قەبارەی و بەرنانی کوردەکانی پارێزگاکانی هەولێر و سلێمانی دووهۆک 28 ملیار دۆلاری تێپەڕانەوە لە عێراقا. یعنی ئەم ژمارەی کە من ئەڵێم ئێمە وەک وەبەرهێنەرانی کورد توانیمان لەمە 28 ملیار دۆلاری ئێمە چۆتە دەرەوەی هەرێمی کوردستان. خۆی ئەگەر بە شێوازێکی جوانتر مەسەن ئابووریانە قسە بکەین،
ئەو 28 ملیارە بە دڵنیاوانێ 15 بۆ 16 ملیاری هەرێمی بردووە بۆ خۆی، چونکەم هیچ وەبەرهێنەری لە عێراقا ناتوانێت بچێت پرۆژێکی سەرمایه‌داری بکات ئەگەر سەرمایەکی بەدەستەوە نەبێت. لە سەدا چەندی ئەوانەی کە دەیانناسی و خاوەن سەرمایی سەدان ملیۆن و ملیارن لە دەرەوەی هەرێمی کوردستان ئێستا خەریکی پرۆژەی جۆراوجۆرن، جا سەکتەری وەبەرهێنان بێت ببوورە لە بواری بیناسازی یا لە پیشەسازیدا. وەبەرهێنەری ئێمە ئێستانە لە ئێران بەو ئابلوقە ئابووریە بەهێزەی کە لەسەر ئێرانە وەبەرهێنەری ئێمە ئێستا لە سنە گەورەترین پرۆژە دروستەکە، سنە کە شارێکە مقاوماتی لێوە دەچینەرێ بۆ سلێمانی و هەولێر بەرهەمەکەی. بەڵێ گوێگرا. وەبەرهێنەری ئێمە ئێستا لە جۆرجیا وەبەرهێنانی زۆر جوانەکەن، سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بە تایبەت خۆی سەردانی پرۆژەکەی کردن. وەبەرهێنەری ئێمە ئێستا لە تورکیا وەبەرهێنانی سەیر و سەمەرە ئەکەن. وەبەرهێنەری ئێمە ئێستانە لە ئەردەن خاوەنی چەند معمەلێکی زۆر باشن، معمەلی دەرمان، معمەلی بەرهەمهێنانی جگەرە. وەبەرهێنەرەکان ئێمە تەنها ئەوانە نین کە چوونە سەر شارەکانی تری عێراقا وەبەرهێنانەکەن. بەداخەوانێ کاک ڕەنج ئێمە ئەمڕۆ لە کاتێکە ئەم بەرنامە ئەەکەین جاران بیرمێت کە بەیەکەوە بەرنامەمانە کرد بنەمە چوارەم جارە لە بەرنامەی ئابووری ڕوبەڕووی جەناب دەبمانەیە بە بیرمێت کە باسمانە کرد من و تۆ باسی چیمانە کرد، باسی ئەومانە کردەمان گوو بەداخەوانەیە سلۆپی مقاوماتی وەبەرهێنانی باشترە لە زاخۆ. بەرنامەمانە کرد بەیەکەوە مانگوو مەریوان و بانە مقاوماتی ئابووریان باشترە لە پێنجوێن کە چەند کیلۆمەترێکیان بینە، بەڵام ئێستا شتێکی سەیرتر ڕووی داوە. بەداخۆ ئێستا وەبەرهێنەرەکانی ئێمە لە پردێ پرۆژەی وەبەرهێنانەکەن کە بینی ئەو شوێنەی کە بەدەست ئێمە وەک هەرێمی کوردستانی دارەکەن لەگەڵ ئەو شوێنەی کە ئێمە پرۆژەیەکەن کیلۆمەترێکە، لەو کیلۆمەترەکە کە 1000 مترەکە ئەگەر پرۆژەکە و لەو دووبەیە کۆمەڵ ئیمتیازاتی گەورە وەرەگرێت عێراقی داتێ پرۆژەکە و ناجێحە پرۆژەیەکە جەدوای باشە، بەڵام کە هاتیتە ئەم دیوانێگە پرۆژەکە لەم دیوە بیکەیت یعنی ئەو ئیمتیاز و یاسای ژمارە 4 ساڵ 2006 وەبەرهێنانی بەسەرا جێبەجێ کرێ پرۆژەکە جەدوای نییە. ئێستا وەبەرهێنەری ئێمە پرۆژەی تەقدیم کردو پرۆژەی گەورە و زەبەلاح لە قەرانجیر بینی قەرانجیر و چەمچەماڵ پێم ناڵێت چەندێکە ئەگەر لە قەرانجیر هەر ئاوا سرب لێت بە هەر حاڵ لە کەرکووک، بەڵام لە کەربەلا و نەجەف و بەسڕە و بەغداد چۆنە پرۆژەکانی ئێمە پرۆژێکی گەورەی سەکەنی ئەوێ ئەبینی دەستی کوردیتیانە نەخێر ئێستانە ئەو پرۆژانەی کە لە عێراقا زۆر ناجیحن بە پرۆژە زۆر باشەکانیان لە قەڵەمەدەن ئیلا لە دوو حاڵت بەدەرنیان کورد جێبەجێەکان شەریک کۆمپانیایەکی کوردی لای خۆمان هێناوە کردوانە بە شەریکی خۆیان. ئەمە ئەو پارەیە کە جاران لێرە بەگەڕەخدا بە دڵنیاوانیان جار بۆ زانیاریتان لەو ماوەی پێشوا من دوو سێشتی خۆم بە سێرم بە چای خۆم بینی با لێرەوە بژگاتەوە بە هەموو ئەوانەی عێراقیش ئەگەر محاسەبەشم کەن. ڕاوێژکارە تایبەتەکانی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بە تایبەت دیەن لێرە بەعزێ جار بەنهێنی ژیان بە تایبەت دیەن سەردانی وەبەرهێنەر زۆر باشەکانی ماکەن لەگەڵیان دانیشن ڕایانەکێشن بۆ شارەکانی تری عێراق. هەستەکەی پیلانێک هەیە بۆ داڕوخاندنی ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی بردننی پارەکانمانەوە. ئێمە ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان تووشی کێشەی گەورە بووە، کێشە گەورە سیاسیەکەمان ئەو پلانەیە کە جەنابەت باسیەکەی، ئەو پلانی کە بەداخەوان بەڵێ قوربان بۆ زانیاری بەڕێزت لە ساڵی 2014 بە دواوە کە عێراق دوایەوەی کە ئەگەر بیرت بێ لە شاری جوان شتێکمان کرد کاک ڕەنج لەوێ وەزیری پیشەسازی عێراق هات لەوێ لەناو لە بەردەمی جەنابتانە بۆ میدیاکانی ڕاگەیان کە لە ساسی هەموو پیشەسازی عێراق لە شاری سلێمانیە. دوای ئەوە دەستیان کرد بە جێبەجێکردنی ئەو پیلانەی کە مەبەستیانە بۆ ئەوەی نێڵن بەڕاستی هەرێمی کوردستان بێتە سەر قاچی خۆی ببێ بە خاوەنی ژێرخانی خۆی هاتن چیان کرد. یەکەم وە بەچەند لە سەداسیەکە ئێستا بەداخەوانێ ئێستانا من ئەم ژمارە ئەڵێم بەڵام دواییش بەداخۆ جارێکتر لێم عاجزە بن بەڵام ناچارم بی بڵم ئێستا هەموو پیشەسازی عێراق هەموو پیشەسازی کوردستان لە ساڵ 15 بۆ 16 پیشەسازی عێراق بە سلێمانی سی بوو کاک ڕەنج ئێمە لە ساڵی بە سلێمانی هەموو لە 130 هەموو پیشەسازی عێراق هەموو کوردستان لە 115 نیە ئێستا هەموو کوردستان ئێمە پیشەسازیەکەمان کۆیکەینەوە لە ساڵ 15 پیشەسازی عێراق بۆ ئەوان ئەو معمەلە گەورانەی کە ئێمە شانازیمان پێوە کرد بۆ نمونە معمەلی بەرهەمهێنانی چیمەنتۆ معمەلی بەرهەمهێنانی ئاسن هاتن ئێستا سەرڕای ئەوەی کە معمەلەکانیان بەرهەمێنا ئەو ئێمە سوودمانە بینی لە هەنێک بابەتی سکرابووشت کە لێو هاتوودا برادەرانە بۆ ڕوونەکەن ئێستا ئەوان ڕێگریان کردووە لە بەردەمی ئەوەی کە بۆی معمەلەکانی مەفەشەل بێنن بۆی ئەو هەموو معمەلەی کە لە کوردستان دروستمان کرد دەستکەین بە داخستنی ئەوان هاتون ئێستا هەرو پلانە جێبەجێ ناکەنەوە کارخانانە بەخۆیان جێبەجێ دروستکەن ئەوان ئێستا و پلانە جێبەجێکەنەوە ئیمتیازانش کە جارانیاندا بە معمەلەکانی هەرێمی کوردستان ئێستا ئیمتیازەکانیان لێ سەنگێتەوە. کاک ڕەنج شتێکی تر هەیە کە بەڕاستی ئەبێ تر کاتیەوە هاتۆ باسی کەین. ئێمە وەک هەرێمی کوردستان
ئێستا لەمە دووە بەداخۆم قساکەم یعنی لە شتێکی سەیرم بینی بە چاوی خۆم کە تووشی شۆک بووم بەڕاستی سەرۆکی دەستێ بەرنانی عێراق لەو ماوەی پێشوو لە سلێمانی بوو هاو پێشەنگایکی کردەوە بەسەر پرۆژە گەورەکانی ئێمە یاگەڕا لەگەڵ وەبەرهێنەرەکانی ئێمە قسەی کرد بۆی هانیان بایان با بۆستە بزانە چی پێوتن هاتە سەر چەند پرۆژەیە لێی پرسین مەسەنە پرۆژەی معمەلی ئاسنمان و پرۆژەی دروستکردنی نیشتە جێبوونی گەورەمان لە مستەسمیرەکەی پرسی دوایەوەی کە سڵاوی لێ کرد التەمویل مێن ئەم تەمویلی پرۆژێتان لەکوێ دەعمتانەکە مستەسمیرەکانی مە لە پێنج مستەسمیری پرسی من خۆم لەگەڵا بووم شان بەشانی ڕۆشتم جەناح بە جەناح مستەسمیرەکان ئێمەیانوت التەمویل من جێبنا ئێمە لە گیرفانمان وێنین ئێمە لە هەرمی کوردستان سەر ئەتیمادمان کردوتە سەر چی پرۆژەیە دەست پێ بکەین گیرفانی خەڵک بەڵام مەسەلەی عێراقا نەخێر کە پرۆژە دەست پێەکەی پێش هەموو شتێکە پرۆژەکە و ناجح بێ بانکی TBI خۆی ئەنێرە بە شوێن تا یاخود بانکەکانی ئەوێ یەن هاوکاری دەکەن سەرڕای ئەوەی بۆ پرۆژە نیشتە جێبوونەکان ئێستا بۆم برایان باس کرد لە خانەقین پرۆژەی وەبەرهێنەری ئەمە پرۆژەی دروستکردووە لە خانەقین 120 ملیۆن دینار قەرز زیادەنێ هەر هاوڵاتێکی خانەقین بڕایەکەیکی نیشتە جێبوون بکڕێ بەبێ فایدا بۆ 15 ساڵ بەڵام بەدڵ نایوانێ ئەو کاتە خەڵک نایە لە هەولێر و دەستێمان لە دوو ئێستا کاتی ئەوەی ئێمە تۆزە بە ڕاشکاوی قسە بکەینەوە ئەم سەرمایهدارانی ئێمە بۆ ئەڕۆن بۆ ترساون بۆ لە سەرمایەکانیانە ترسن بۆ دەرەوەی کوردستانیان پێ ئامینترا من زۆر گەڕا چی وای لێ کردوون بۆ ڕۆشتون بە ژمارە ڕقەمێک لایە چەند کەس ڕۆشتووە بۆستە بەڵێ وەبەرهێنان لە هەموو جیهانە جەنابە سێرچکە یەک پێناسەی هەیە تعریفی وەبەرهێنان لە هەموو دنیاە بریتێ لە شت پێناسەکە ئێمەیە هاندان و قازانجە هیچ مستەسمیرێک نییە لەسەر ئەرزابێ لێرە هاندان نییە ئێستا هاندانەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بەو هاندانانەی کە تورکیا پێشکەشیەکە ئێران بۆەوەی کە عەبوڵقەی ئابووری لەسەر پێشکەشیەکە ئەردەن کە ئێستا جاران ئەردەن هەر کەسێ باسی جنسی ئەردەنی بکردایە و باسی ئیقامەی 9 ساڵی سعودی بکردایە 6 ساڵەوە پێش 6 ساڵم پێش لە سعودی گوانە بڕی ئێستا لە ئەردەن 1 ملیۆن دلار وەبەرهێنان کە ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان لەو ماوەی لە ئەردەن بوون چوونە لای سەرۆکی دەستەی وەبەرهێنان وتیەوە جنسێمان لە 10 ملیۆن دلار و دابەزان بۆ ملیۆن دلار 1 ملیۆن دلار ئیستثمار بکە یەکسەر جنسێ دێنێت تورکیا 250,000 بێسە کردوتی بە 400,000 سعودیا ئێستا لە سعودیا 5 ملیۆن دلار لە سعودیا 5 ملیۆن دلار وەبەرهێنان کە 9 ساڵ ئیقامەت بە خۆت و ئاژدا و ئاباون هەندێک کەسیش قەناعەتی وایە ئێوەی وەبەرهێنەران لەگەڵ ڕێز و حورمەتما هەندێکتان زۆر ئینتیهازین هەندێکتان زۆر خۆپەرستن هەندێکتان هیچ هەستێکی نیشتیمانیتان تێدا نیە لە زمانی بەعسا خۆتەزانی کەس دەوڵەمەند نەبوو بە ئەرز و ئاوی کوردستان ملیۆنێر و ملیاردێر دروست بوو لەگەڵ کوردستان بەر ڕەشەبایەکەکەوێ یەکسر سەرمایەکە بەنە دەرێ و ڕاکەن حەقی بۆ کەسانی کە ئاوا قساکەن لە هەرێمی کوردستانە پێچە 20 وەبەرهێنەرەکانمان بەم شێوازە بن کە تۆ باسیەکەیت بەڵام بیریش نەچێتەوانێ بیرە نەچێتەوە کاک ڕەنج لە هەرێمی کوردستانە ئێمە هەنێ وەبەرهێنەرمان هەیە وەبەرهێنەریشمان نییە شارەکی هەیە شارەکی خۆشی بەجێ نەهێشتووە ئەوەندە نیشتمان پەروەرە ئەگەر بەڕاستیم قسەت پێ ئەڵم یعنی ڕووناکی و ئاوادانی کوردستان وتێ لە پێنجە سێرە جوانەکانی کوردستان هەنێک پرۆژەی جوان کە ئێمە لە کوردستانە شانەزی پێوکەین ئەو وەبەرهێنەرانن کە واللهی پرۆژەمانەیە کاک ڕەنج خوا ئیزانە لە سلێمانی بە 250 ملیۆن دلار دروستی کردووە گوێ لە برای خۆت بگرە لە ساڵی 2002 خزمەتگوزاری پێشکەشەکە ئێستا 2023 تا ئێستا 25 ملیۆن دلاری پێیانە کردو ئەگەر ئەو پرۆژە ئەگەر لە سلێمانی نەیکردایە لە ئەستەمبول بیکردایە لە هەر شوێنێکی تر بیکردایە بە 5 ساڵ تا 10 ساڵ پارەکەی خۆی ڕاکێشا تا ئێستا نەیتوانێت 25 ملیۆن دلاری سەرمایەکەی ڕاکێشێتەوە ئەوەکو دەستەی وەبەرهێنان ئیشتان چییە باشە کوا مووقیفتان یەکەتی وەبەرهێنان کوا مووقیفتان کوا هەڵوێستان کوا داواکردنی کار ئاسانی بۆیان کوا ڕێگیریکردن لەوەی کە ئەمان ڕابکەنە دەرێ تۆ وەک برایەکی بەڕێز ئێمە ینی بەڕاستی لێرا تۆ دانیشتویت هەموو کەس باش ئەوە زانێمە یەکێتۆ بەرنانی کوردستان ینی لەسەر ئەم وەبەرهێنەرانە تووشی نەکتوشیەوە بووینە مەجای وایە بەشەڕ هاتوین لەگەڵ گەورەترین دەسەڵاتی ئەم وڵاتەی خۆمان هەر بەرنامەیەکی تۆ کە کردوتە لێرە حەزەکەم جوان بزانێکی کاتێک ئێمە حقیقەتەکان کە هەمانە لە دوو ڕێگاوتوان بگەین ڕێگایان بەنامە و بە دانیشتەکانمان و بە داواکردنی کۆبوونەوە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە دەسەڵاتدارن ئێستا ئێمە بێ ئەمڕۆ باسکەین لەم بەرنامە دانەنیشتون ڕەنجە گیان ئێستا ئێمە بێن لەم بەرنامە دانیشین من ئەمە 5 لاپەڕە و نیوە تۆ کە داوەتت کردم بۆ ئەم بەرنامەیە هەستام چوم دانیشتم
لە هەولێر بووم ڕۆشتومە تۆ سلێمانی برادەرەکانی خۆمێناوە لێکێتیۆ بەرنان ئێمە ئەزانین بۆچی وە بەرێنان ئێستا بۆچی وای بەسەرەوە بەڵام وەڵاهی خۆی چەند کەس ئەمە مهم نییە بەڵام بەداخەوانێ ئەو مستەسمیرانەی کە چوونەتە دەرەوە هەر مستەسمیرێکیان بەرامبەر بە 20 مستەسمیر وەک مەلا یاسینە ئەمە زۆر خەتەرە حەزەکەم زانین کەسە بن وەڵا تقریبا ئێستا بە ژمارە 28 سەرمایەداری گەورەی کوردستان کە ئەتوانن ئیدارەی ئابووری ئەم هەرێمی کوردستانە بکەن هەمیان چوونەتە دەرەوانێ باشە وەکو دەستەی وەبەرهێنەران ینی وەبەرهێنان ئێوە کاکەڵۆ ئەمە نابینن لە کاتێکا کە ڕەنگە گەنجێکی ئاسایی کە هیچ پەیوەندیەکی بە پارە و بزنسەوە نەبێت ئەم بەرنامە ئەیبینێت کوا مەسەڵەن هەڵوێستان کوا کار ئاسانیتان کوا ڕێگریکردنتان لەم نەزیفەی کە تووشی ئەم هەرێمە بووە ڕاستە بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس دەکەم کاگرانج لە ڕاستیە پێشەشی ئەمە بێ چەند دەستەواژەیەک پێناسە بکەین وەبەرهێنان بریتە لە خستنەگەڕی سەرمایە بە ئامانجی زیادکردنی سەرمایە یان زیادبوونی سامان وەبەرهێنەر ئەو کەسەیە کە سامانەکەی بە ئامانجی زیادکردنی داهاتەکەی بەکارێنێت دەستەی وەبەرهێنان بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 کەسایەتێکی یاساییە کە سەربەخۆیی ئیداری و مالی هەیە کار ئەکات بە ئامانجی دانانی استراتیژ و پلان و سیاسەتی داهاتی وەبەرهێنان و ئەیخاتە بەردەم ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بۆ پەسەندکردنی ڕاستەکەی ئێمە وەکو لە دەستەی وەبەرهێنان پلانی خۆمان هەیە طبعاً پلانەکانمان پلان بۆ کێ واوە بەرهێن نەما بە پێی قسەی کاک مەلا یاسین و بە پێی ئەو زانیاریانەش کە ئێمەش هەمانە ڕاستەکەی ئەوە شتێک پلان بۆ کەی بۆ کێ لەکوێ کەی جێبەجێ بکرێ وا وڵاتەکە چۆڵ کرا وا پارە نەما من بەم گوێیانەی خۆم گوێم لێ بۆ لەناو ئەم ستۆدیۆیا هەروە محافظە و تەلەفۆنەکە بۆ وەبەرهێنەرەکانی تۆڵە کاکە وەرە بۆ کەربەلا کاکە وەرە بۆ نەجەف کاکە وەرە بۆ بەسڕە کاکە وەرە بۆ بەغا ئەی هاوار ئەم پلانەکەی جێبەجێکەنەوە ئەم پلانە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانە ئەوان بەڕێوەبەرایەتی پلانیان هەیە پلانەکانیان لێوەرەگرین خۆمان دراسەیەکەین بەپی پلانەکانی ئێمە هەتا ساڵی 2025 سەرمایی وەگەڕخراو لە سێکتەرەکانی بواری وەبەرهێنانە ئەگاتە 8 ملیار دلار لە ئێستاە سەرمایی وەگەڕخراو 67 ملیار دلارە کار ئەەکەین بەپی ئەم پلانەی کە هەمانە ئەمەی لەبەردەستی منایە لە هەموو ئێمە 4 بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە لە شارەکان 4 بەڕێوەبەرایەتی گشتی تریشمان هەیە لە ئیدارە سەربەخۆکان بەپی ئەم پلانەی لەبەردەستی منایە کار ئەکرێ بە ئامانجی زیادکردنی ئەو سەرمایی وەگەڕخراو طبعاً هاندان ئەمە تخوامەمە هەڵۆ خەجاڵەتم نانادور عزیزی تۆ یەکەم جاری شەدەیتە بەرنامەکەم من باسی قسەی سەر وەرەقە ناکەم پیرۆزی شەبە پۆست بەڵام پۆستەکەش هەستیارە زۆر باسی قسەی سەر وەرەقە ناکەم بەبەر چاوتەوە پارە لە وڵاتەدا نەما ئێوە هەر وەرەقا خوێننەوە کردار کاگرانج ئەمە وەرەقانیە کە من ئەیخوێنمەوە ئەمە توێژینەوەیە کراوە ئەمە ئێمە قسە لە وەزارەتی پەیوەندیدار وەرەگرین خۆلک جیفانی خۆمان دەری وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی شارەوانی وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی وەزارەتی پەروەردەسازی و بازرگانی هەر لەسەر ئەو مێزە جەناب سەیریان بەرنامەکەی بەڵێ چەند خاوەن کارگە هاتوەتی کارگەکەم داخستووە تەق لە دەرگایمان نەیە ئەبێ لێتان نابێ من نازانم ئەبێ لێتان ناوێ دڵنیام باشە ئێوە واقعەکە ئەبینن ئەمە بە نزیفێکی گەورە نازانن نابین کە کارگەیەک داخرە سفری چەند ماڵ خاڵیە بێت کاگرانج ڕاستەکە ینی منیش وەکو تۆ شتانە ئەبینم بەڵام ئەبێ ئێمە ئەوە لە بەرچاو بگرین کە هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە بەڵام سربەخۆ نیە وڵاتێکی سربەخۆ نیە عێراق ئێمە دڵمان خۆش بووتمان پلانی بودجەی 3 ساڵی عێراق 23 24 25 جێبەجێ کرا و تەزدیق کرا لە پەرلەمانە وتمان ئەلحەمدولیلا لەمە دواییتر ئێمە بەشە بودجەی خۆمان بۆیەت و لەم لێ توێژینەوەیە پێشنیاری زۆر گەورە و زۆر باشمان کردووە بۆ ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە ڕێژەی باج کەم کرێتەوە ڕێژەی ئەو شتە ئەو بەس زیان نەکراوەتی وەکو خۆیەتی بەڵام ئێمە پێشنیارمانەکەی کە کەم کرێتەوە بۆ لەبەرەوەی ئێمە بڕوامان وا بوو کە ئەم دەخلە هەمووی کۆکرێتەوە چێتەوە گیرفانی حکوومەتی مرکزی بەڵام ئێستا حکوومەتی مرکزی ماعاشەکەش نانێرێ ئەڵێ 28 سەرمایهداری زۆر زەخم ڕۆیشتەوە خۆ بودجەی وڵات خۆ GDP وڵات بەس تەنیا ئەو پارانە نییە کە
بە سەفقات و بە ناوی میزانیە و نازانم چیەوە بۆ تەنێرن باشە دکتۆر کامیان خەتەرە موچە نەنێرن یا ڕئسمالە فعلیەکەی وڵاتەکەت بچێتە دەرەوەی وڵات کامیان تۆوەکو ئابووری ناسێک بە مەترسیەکی گەورەتر ێزانی ئەگەر ئەم پارێت تەداولی بکردانە ئەبوو بە ئاڵتەرنەتیڤی ئەو پارەی کە ناینێرن زۆر سپاس بۆ دەرفەتە ئەبوو یانە ئەبوو بێگومان وەبەرهێنان بڕبڕی پشتی ئابوووریە و دیاریکەری ئاڕاستی ئابووریە ئەگەر وەبەرهێنانە سەرکەوتو بوو یانی ئابووریەکە سەرکەوتووە ئەم پارەمان نەچواتە دەرێت خوا دکتۆر یعنی ئەمێ خاڵ لەسەر ئەزیتەکاندا بنە باشە مەمنونی جەنابەت نەبم ئێمە کامیان بە خەتەر ئەزانی لە ڕووی مستەقبەلیەوە ئەم مەزاجی بوونەی عێراق کە مانگێکی نێرێ و دوو مانگ ناینێرێ یا ئەمەی کە پارەکەی کە کەڵەکەبووی 32 ساڵی تەجروبەی هەرێمی کوردستانە ئەڕواتە دەرێ کامیان بە مەترسیە گەورەکە ئازانیت بێگومان خستنی ئابووری مەترسی گەورەترە چونکە بەڵام پارە ئەگەر لێرەش هەبیتن دەرفەتی نەدەوە بەرهێنام کە هیچ بەهای نییە ئێستا ئەو 28 ملیارەی کە مەلایاسین باسی دەکات چوتە عێراق ئەگەر لێرەش بە بەڵام دەرفەتی نەدەوە بەرهێنام کە هیچ بەهای نییە پارە بەخۆی بەهای نییە ئەگەر نەیخەوە بەرهێنان وەبەرهێنان سەرکەوتوو بوو ئابووری سەرکەوتووە ئەزانی بابی کوشم وەکو شەربەتای 300 ساڵە علمی ئابووریمانەیە لە سەدەی هەژدە تاکو ئێستا هەموو نەزەڕێتەکان و توێژنەوەکان و کتێبەکان و بیرڕای زانایەکان کە باسی سەرکەوتن و دواکەوتنی وڵاتەکانەکە دوو خاڵە ئەوانی سەرکەوتوو بوون ئەو وڵاتانەنە کە پلانیان هەبوو پلانی استراتیجیان هەبوو ئەوانەی کە پلانەکەیاندانا خەڵکی عاقڵ و هەمە چەشن بوون لەم سێکتەرەکان بەڵداریان کرد تایپین لەبەرەوەی عاقڵەکان پلانیاندانا پلانەکانیان قابلی جێبەجێکردن بوو جێبەجیان کرد تایپین پلانیان هەبوو جێبەجیان کرد ئەمە پلانمان نەبووە نەکرد کوردستان لە عێراقدا تەمەنی عێراق 100 ساڵە دەزانی لە 100 ساڵی تەمەنی عێراق لەموو عێراق 1000 پلانمان هەبووە لە ساڵی 1957 ئەنجومەنی ئیعماریاندانا یەک پلانی 5 ساڵیاندانا هەموو پرۆژە استراتیجیەکانی عێراق بە کوردستانیشەوە بە سایلۆکانتەوە بە بەنداوی دوکانتەوە بە کارگەی ڕوخامتەوە بە کارگەی جگەرەوە هەمووی پلانی ئەو کاتێ پلان نەبووە نە پێش 57 نە دوای 57 ئێستا گەر ئێمە ئاوادا بنیشین سەیری ئەم سووتانە بکەین سەیری ئەم نەزیفە بکەین بەرەوچۆ دەڕۆین وەکو هەرێمی کوردستان پاش ئەم ناوبڕۆڵام بیتەوە سپاس دەکەم بینەرانی هێژا پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە بزانم دکتۆر ئەرشەد چییە فەرمێ ئەگەر ئێمە بەخۆماندا نەچینەوە ئەم نەزیفە بەردەوام بێ هەرێمی کوردستان بەرەوچێ دەچێت بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ پرسیاری ئەوم لە بەڕێستان کرد ئەگەرم ئەم خوێنبەربوونە بەردەوام بێ لە هەرێمی کوردستان و ئەم پارانە بڕواتە دەرێ و ئێمە هەردا بنیشین سیرکەین و ئێمە دابنیشین هەر پرتەوە بۆڵە بکەین بڵین شەڕ بە حکوومەتی هەرێمە فرۆشن و ئەیانەوە ئەزمونونەکەمان لە ناوبەرن و چی و چی و چی بەرەو چۆچین ئەزانێ و پرسیارە ڕەنگە گرنگترین پرسیار بیکە لەو بەرنامە دەیکەی چێ دژمنایەتیمان دەکا عێراق چێ عێراقا چی بێ خاوەن بێ سەروبەر بێ سوپا گەندەڵ بە خۆمان بەراوردکەین بە تایوان دوورگەکی بچووکە چینەکی زەبەلاح کە ئەمریکا بە هەڕەشە لەسەر خۆی دەزانێ ئابووری ناسەکی ئەمریکی ساڵ 1993 کتێبە بڵاو کردەوە بە ناوی دێث بای چاینا مردن لەسەر دەستی چین ئەوە دژمنایەتی تایوان دەکات تایوان بیری کردەوە چۆن ئابووری و سیاسەتین بەو عەزەمەتیە دژایەتی تایوان دەکات تایوان هەر لە گەشەکردنە یەک کۆمپانیا باز دەکەم باسی هەموو اقتصادی تایوان تۆ ناکەم کۆمپانیاچیانەیە بە ناوی تایوان سیمیکۆندەکتەر مانوفاکتەرینگ کۆمپانی TSMC ساڵی 1970 کرد ئەوە چ دەکات نیمچە گەیەنەرەکان دروست دەکات 185 تەکنۆلۆجیای جیهانی هەموو کۆنتڕۆل کردیە بە سێکتەری سەربازیتەوە بە تەکنۆلۆجیتەوە وای لە ئەمریکا و ڕۆژ ئاوا کردیە ئەگەر هەموو تەرسانەینەوەی خۆیان بەکاربێنن ڕێگانادان چین بێت تایوان بخات چونکە تەکنۆلۆجیای ئەمریکا و اقتصادی ئەمریکا دەڕوخێ خەڵکەوا بیر دەکاتەوە بێ کۆمپانیا ئێستا داتی و کۆمپانیا بە 100 ملیارد دۆلارە کەواتە تۆ پێ دوایە ئەوە عێراق نییە ئێمەی زعیف کردووە ئەو نائامادەیی خۆمانە بێ پلانی خۆمانە دژمنت هەیە بێگومان بەڵام بەڕێ من گرنگ نییە دژمنەکەت چێ ئەتوو گرنگەوەی ئەتوو چی چاوەڕێی چ دەکەیت چاوەڕ دەکەی بتخەن لە ئابووری لە سیاسیەوە هەنگاوە چ بووە لە 30 ساڵی ڕابردوو توانێت دوو کۆمپانیا گەورە دروستکەی کە سەدادەی داهاتی ئەو GDP جەنابەوە 4 دووبارەکەیەوە سەدادەی GDP کە دروست بکات 6,000 مادە لە پترۆکیمیاوی دروست دەکرێت چەند مادە دروست کرێتە ئێستا هەندێک مادەی پترۆکیمیاوی بەس خەڵاتی دەوێت بەس خەڵات
یان خەڵاتەکەش دەتوانین لە هەولێر دروست بکەین کا بەرهەمە پترۆکیمیاویەکان هیچ دروست نەکرێ پلانت نەبوو یاسایەکت داناخستە بازارەوە و بەرهێنەرەکان بە ئازادی خۆیان و بەرهێنان کرد باشە زۆر وڵاتی دنیا لە ئەزما خۆیان گرتووەستانەوە ئێستا بەڕای تۆ کاتی گەشەکردنەکەمانە یا ئێستا کاتی چۆکدادانە ئێستا نەوتمان هەیە نایتوانین بینێرینە دەرەوە لە کاتێکداوە بەرهێنمان هەیە پارەی هەیە دەرفەتی بدە با سنعات پترۆکیمیای دروستکات پێویست بۆ هەرنیە نەوت بنێرێ دەرەوە ئەوەی نەوت لە تو دەکڕی چی لێ دەکات دەیکاتە سنعات لو بە خۆت نەیەکێ من بیرم دێ بە $7 لیان دەکڕین بای $1500 لەو بەرمیلا کڕیەوە بۆ هەرێم مادەی پترۆکیمیاوی هەیە بە هاکەی 1000 جار زیاد دەکات ئەدڤالوەکەی تەماشای و گەنجانە بکەم و تەڵەبەی کولیەنە بخۆم 2 ساڵ لە جامیعەی سەلاحەدین دەرسم گوێیتەوە لە قۆناغی یەکەوە لێم دەپرسی کە دەرچووم دەرفەتی کارم چییە 20 تا 30,000 گەنج لە زانکۆکان و پەیمانکانی کوردستان تخەڕوج دەکات ئێستا نزیکەی 250,000 گەنجمان هەیە زانکۆیان تەواو کردیە چاوەڕێی دەرفەتی کارن کەچی سامانی سروشتی تەیە قانونی وەبەرهێنان تێ بەڵام نازانن پلانمان نەبوو ئیدارەی بکەین بتوانین ئەو گەنجانە بخەینە سەر ئەو دەرامەتە سروشتیانە کەواتە دەرامەت سروشتی تێ دەرامەتی مرۆیی تەیە بەڵام وەگەرت نەخستێ نەتوانێت دەرفەتی پێ دروست پارەکەش وارستە دەری بەڵێ با باسی چیرۆکەچی تری کورد لۆ بکەم چین کە ئێستا وەزە بەلاحەیە ئەمریکا لێی دەترسێت طبعاً 2 تریلیۆن مایە ناتجی محلی چیم گاتە ئەمریکا چین 18 تریلیۆنە ئەمریکا 20 تریلیۆنە 2 ساڵکە بە پێشی دەکەیتەوە ساڵی 1950 تا ساڵی 1962 15 تا 55 ملیۆن کەس لە چین لە برسان مرد 700 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریدا بوو کۆمپانیایەکی هواوی جەنراڵێکی عسکەری خانەنشین هات کۆمپانیایشدانە بە $3,000 کە ناوی هواویە ساڵی 2018 بەس قازانجی داهاتی هواوی $108 ملیارد بووە 76,000 کەس بەس لە سێکتەری توێژنەوە لە کۆمپانیایش دەکاتن 170,000 فەرمانبەری هەیە کۆمپانیا کە پێ $3,000 دامەزرایە ئەتووەرە کۆمپانیای تەکنەلۆجی دانێ بای زیادە سنعات پترۆکیمیاوی دانێ ئەگەر بتەوێت گۆڕانکاری گەورە بکەی دەبی خەونی گەورەت هەبی کاکە ئوردن بۆ بچین بۆ چین و تایوان ئوردن 28 فری زۆنی هەیە وەنیە بەبێ بات ئوردن نمونەیەکی باشە ئێمە ئەتوانین بۆ نمونە سوود لە ئەزمموی ئوردن وەربگرین وەنیە دەرامەتی سروشتی نییە ئاوی خواردنەوەی نییە ئاوی حەساد دەکات توانای مرۆیەکەی بەرز کردوێتەوە بێگومان ئەو هەمان نمونە چۆن کاکمەلا یاسین دەرێ وەبەرهێنەرەکانمان دەچن لەوێ وەبەرهێنان دەکەن هەموو ڕەسمالی بەشەری عێراق لەوێ دکتۆرەکانن مهندسەکان ئەوەی ئوردن بەڕێوە دەباتن هەموو کادیری عێراقی باشە پرسیارێک یعنی بەڕاستی خۆی وا خۆشە چۆن لە ناو ماڵەکانە قسە کرێ ئاوا سەراحەتەکە قسە بکرێ ئەم وەبەرهێنەرانی ئێمە کە ئەڕۆنە دەرێ ئەمە لە ترسایە لە بەر سەرانەیە حیزبەکانە نایڵێ ئیش بکەن یعنی بە تایبەتی جەنابەت کە بۆ نمونە گەنجێکی بزوتنەوەی گۆڕانی لە ڕابردوودا بەڕاستی ئێوە بەرهەمی ئەم ڕەخنانە بوون مەسەلەکە چییە سەرانەیە ترسە بۆ خۆیان نەشارنەوە کاگرنج لە ڕاستیە من پۆستێکی حکومیم هەیە ئێستا ئەو پرسیارە حەق ڕوبەڕووی کاگمەلا یاسین بکرێتەوە ئەو وەڵامی باتەوە بەڕاستی من پێشەوەی ئەم پۆستە وەرگرم ئەمتوانی بەنەوەیچکە وەڵامت بەمەوە ئێستا مەکانەتەکەم ئەوە ناخوازێ لەبەرەوەی من خەمێکی گشتیم هەیە خەمەکەم ئەوەیە کە وەزعی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە باشە خرابتر نەبێت باشە جەنابەت باسی مەکە دڵنیا بە لەوەی ئەگەر وەبەرهێنان بە قووت بێ بە ڕەخنە بە قووتترە بێ بە پرسیارێکی من وەبەرهێنان تێک ناچێت من لێرە زۆشتم نووسی و حەق دوایی کاتم بیتێ چونکە لیژنێکی گەورەمانزانم بەس ئێستا بۆ نمونە خۆ ئەبێ بزانن وەلانی کەم ئەو بەرپرسانی کە نایزانن ئینشاءالله وای نەبێت تۆ سەورەکەی نەیزانن تۆ زانی من تەسەور ناکەم خۆ نەیزانم بەڵام ئەو وەکو نوێنەری یەکێتی وەبەرهێنانی کوردستان لەبەر سەرانە ڕاکردن هەیە ئەم برا بەڕێزە لەبەرەوەی پۆستەکەی حکومیە منیش وەبەرهێنەرم بەس ئەم قسانەی ئەوە منێکم قەیناکە من ڕاستێکاڵێم وەبەرهێنان کە هەرێمی کوردستان بەجێهێڵن یاخر وەبەرهێنان کە لە کوردستان پاشێکشەکە تەوان چەند هۆکارێکیە من ئێسەیەکێکیان بەسەریعی پێ دەڵم دوایش کە هاتەوە سەرم ئەوە کێتر دەڵم بەڵێ بە دڵنیایوانەیە بابەتی لە دەستدانی جەدوای هەنێک لە پرۆژە گرنگەکانمان بریتێ لەوەی کە ئەو داواکاریانەی کە لەوە بەرهێنەرە کرێ لە هەنێ لەوە بەرهێنەرەکان لە هەنێ پرۆژەی گرنگ لە کوردستانە بە سەرانە بە فشار بە زەخت طبعاً خۆی ناوی سەرانە نیە وشەی سەرانی بۆ دانەراوە ناوی شەراکەتە کۆمپانیای ئەلڤێت لەگەڵ کۆمپانیاکەی من کە ناوی کۆمپانیای باە ئەبن بە هاوبەش بێکەوە هەردووکیان ئەو بەبێ سەرمایە منیش بە سەرمایەوانێ
ئەو نیسبەتی کە ئەو دایانێ مەسەن داوای چل لە سەد دەکات لە زەرەر و قازانجی پرۆژەکەیان جاری وایە لە سادەی ئەنتاجی فعلی پرۆژەکەی تۆکە ئەبێ بێتێ ئەمەواکە ئەو پرۆژە جەدوای نامێنێت. کۆمپانیا هەیە لە وڵاتەیە کە جێگی ئومێدی خەڵکی ئەو وڵاتە بۆ حیزب خەریکە دەستە خاتە بینەقاقای لاوازی بکە؟ حەسبنا الله ونعم الوکیل. بەڵێ هەیە ها؟ بەڵێ هەیە. تۆ کاک ڕەنجیان دوای بەرنامەکە چی بکەم؟ یعنی سەفەر کەم؟ وڵاتە وای لێ هاتووە بۆ نمونە بە نیەتێکی بەرز بتەوێ تەشخیصی عیلەتێک بکەی ئەبێ سەفەر بکەی؟ بەڵێ. ویستە چی بڵێ؟ ویستم پرسیار بکەم بڵم کاک مەلایەسین ئەم مۆزوعە بەسەر جەنابی خۆشیە هاتووە ینی خۆشی بە شێوەیەک لە شێوەکان سەرانیان لێ وەرگرتووە کە وەکو خۆی باسیەکەیان ئەبێ شتێک بوو بێ دیارە ئەم بۆیە ئیزانەوە نیە؟ ئەزان چێمەوە بەرهێنرانە بێ ڕازگۆ بین چونکەم وڵاهی جارێ خۆت وەڵامی پرسیارەکەی من نایتەوە ئیخێتە ساحەی مەلایەسینەوە پرسیاری پرسیاری بکەی کە عیلاقی بەسەر ئیشەکەی منەوە بەس تۆ لە حکوومەتایت ئەبێ ئاگا و زیاتر بێ بە تایبەتی پۆستەکەی جەنابەت لێ توێژینەوەبەری لێکۆڵینە و زانیاری لێ توێژینەوە زانیاری لێ توێژینەوە زانیاری من داوای زانیاری و لێکەمەڵی لە حکوومەتام نابێت زانیاری نییە کاکە زانیاریەکانی من داتایە جەنابەت پێمەڵی بە پێی زانیاریەکانێ ئەوە وەرەقەیەکم لێوە دیار بوو ئەڵەی لە سەدا سی بووە نسبەی مشارەکەی سێکتەری پیشەسازی دابەزیوە بۆ لە سەدا حەڤە بۆ بەڵێ کێشەوکەم یەک دنیا زۆر بهینی هەیە بەڕاستی زۆر هۆکاری هەیە هۆکارێک لە هۆکارەکان مۆزوعی ئەوەیە کە لە عێراق تەحفیزات زۆر زۆرەکرێ بۆ بەرهێنەرەکان ئەچن لەوێ ئیشوکارەکانیان جێبەجێەکەن وەکو لای خۆمان بکرێ لە جیاتیەوەی لای خۆمان بەڵام کێشەی سەرەکی ئێمە کاک ڕەنجیان کێشەی سەرەکی وەبەرهێنان تو حەقە و پرسیارانەم لێ بکەی یاسای وەبەرهێنانە یاسای وەبەرهێنان کە بۆ سەردەمی خۆی یاسایکی زۆر باش بووە کاری زۆر باشی پێکراوە لە هەرێمی کوردستانە بەپێی بەرەو پێشتوونی ڕۆژگار حەقە ئەم یاسایەک بە هەموو حیزبەکان بەداخەوە کە پەرلەمانەکە ژوای لێ هاو کارێکیان کردایە لە پەرلەمان کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە باشە بۆ هەمواری ناکەنەوە ڕۆشتووە جاری وایە حکوومەت کە خۆی شتێکی ئەوەیە یەک ڕێنمایی دەرەکە جا هەموو ئێستا بە ڕێنماییون سەد قانون بەقەدەرە و ڕێنمایی کە حکوومەت خۆی مەبەستێت ئێستا فەرمو چاچیکەن ئێستا جاجا چاکسازیشی تیاکرێت لە ڕێگەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵایەوە بەرهێنانەوە بڕیارێک دەرەچێت و شتێک ئەبدەی تەکرێ بە شتێکی تر ئەمە خراب نییە بەڕاستی بەڵام ئەم یاسایە پێویستی بە هەمواری بنچینەی هەیە ئەسڵەن لە عێراقا هەر فەراغی قانونی و بەرهێنان هەیە نییە لە هەمان ساڵ دەرچوو قانونی و بەرهێنان عێراقش 2006 بوو هەرێمی کوردستانیش ئەمن ویستم تەقیمەکی منطقی و وەکو ئەکادیمیە کاڵی سەنجێن بەڕاستی ڕاستەوخۆ ڕاستوینە سەر ڕەخنەکان ئەو مانایوانی وەکو جەنابیشیان فەرمووی قانونەکە هەمووی ڕەش و تارێک بیت لە قۆناغێکدا ئەو گەشەی هەرێمی کوردستان لە 2006 تا 2004 دروست بوو قانونە دروستی کرد ئەو دەوڵەمەند و وەبەرهێنەرانەی کە لە کوردستانی شەنە بەو قانونە دروست بوون لە پێش ساڵی 2006 لەم کوردستان چەند دەوڵەمەندمان هەبوو لەهۆ لێرە 5 دەوڵەمەندە و بە 50 دەژمەر ئێستا و سەرمایە دروست بوو قانونە دروست کردیە بەڵام پێویستی بە ئەپدەیت و ئەمە قانونەکەیە دکتۆر ڕاوێنانێت هەر قانونەکە نێ بێگومان ساڵ 2004 مە لە قەیران داینە بوو زەمان نییە دواتر نەوتیشان ڕاگرتین میلیۆنە 250,000 فەرمانبەر تێکە جوولەی پارە لە بازاری خۆم کتێبێکت هەیە باسی کتێبەکەت بۆ من کرد من ئاوا بەرزم کردەوە تۆ وتت قەیران کاتی دەستپێکە بێگومان نەدوت قەیران کاتی چۆکدادانە نەخێر ئێستا شەروایە ئێستا شوایە هەموو گۆڕانکاریەکان لە وڵاتەکان کە ڕوویدا قەیران ناچاری کردێنەکە قۆنەغ مەسەن ئەو کتابێک کە قەیران لەمە قوڵترە بێ نەخێرەستە دەرفەتە ئەوەی کاکمەلایەسین سەرنجەکی جواییندا ئێران لە قەیرانش قوڵک کە 1975 بەرهەمی ناوخۆ لە ئێران و لە تورکیاوە دێت سەد شاری پیشە سازیان هەیە هەر بۆ زانیاریت ئێران لە دوو سێکتەرە ئێستا تقریبا ئێستا چۆکی بە دنیا دایاوە لە کشت و کاڵە لەگەڵ پیشە سازیە کاک ڕەنج 5,000 کارخانە هەیە هەر بۆ زانیاریت 5,000 کارخانە هەیە ئەم 5,000 کارخانە هەیە لە هەر وڵاتێکی خاوەن ئابوووریە ئەگەر و 5,000 کارخانە وجودی نەبێت کە کارخانەکان سەرمایەکان لە چەند دەست پێکە لە 100,000 دلار دەست پێکە هەرە گرانەکەیان ئەو کارخانانە بای 5 میلیۆن دلارە ئەو 5,000 کارخانە لە 125 بۆ لە 130 هەموو شتان ئێمە ڕۆژانە بەکارێنین ئەبێ لەو کارخانانی وەرەگرین ئافرەت هەیە لە ئێرانە ئەمە بازەکەم
حکومەتیش بام کا لەسەر محاسبەم کە ژنێک هەیە بە تەنیا خۆی ترسایی قەبانتەکەن لەسەر بەڵێ خسەبەسیتانە دڵنیاوە لێشم عاجز یعنی چی تووە جا چی تۆ کراوە و توتە بە خۆسبینە خەڵک وەڵا ڕخنە لە لەبەر- منەگرێنە لە مەلایاسینیەگرێ لەبەر سبینی ئەگەر ئەزمەیەک دروست ببێ خەڵک ڕخنە لە پارتی وکێتیەگرێ لە حکوومەتی وڵاتەکە میەگرێ وانە خۆ ئەم قسانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ئەی ڕوخێنە گۆرە برای خۆت بگرە بەداخەوانێ ئێمە نازانین بەداخەوانێ بەڵام وەکو کاگەڵەوەڵێ بەهێزێک نازانین لە ئاستی من لە ئاستی سەر و هیچ گلەیەکم نییە نە لە سەرۆکی حکومت لە جێگری سەر لە سەر ئەوەنەوە بەڵام لە بازێ جار لە خوارەوە کاک ڕنج گۆرە برای خۆت بگرێ ئێمە سەحاب مەسلحەتین من ئێستانە سەر ڕاوێکە هاتووم وەک وتە بێژیۆ بەرنان قساکەم خاوەنی کۆمپانیایەکیشم ئیژەکەم لە کوردستانە بەڵام گۆرە برای خۆت بگرە من ئەم ڕاستی ئاڵم هەنە لەو کارخانانەی کە لە دەروانێ پسکیت و هەنشتی زۆر بەسیت بە ئێمانێرن سەرمایی کارخانەکانیان لەو شارە پیشەسازیانەکە ئێمە چوین دیراسەمان کردو لە 15 دەفتەر دۆلار تێپەڕ ناکات بەڵام هەر باسی پسکی توشتە لاگەڵەکەم باشە باش پرسیاری هەستاریش لە کاکەڵۆنەری دەستەی وەبەرێنەرانیش ناکەم بەس یەمە لای تۆ تۆ وەزعەکە چۆنە بینی وەزعی کاک عەلی وەزعی پیشەسازی لە وڵاتەیە چۆنە کارگەکان هەر بەردەوامن لە داخستن و ڕۆشتن کاکران سەرەتا سوپاس دەکەم بۆ ئەم بەرنمەیە و بە وجودی بەرنمەکەی تو کێشەی زۆر کارگەکان چارەسەر کرا خبرێکی ینی میسال دوای ئەوەی کە هاتنە بەرنمەکە حکوومەت بەدەمتانەوە هات بەڵێ میسال بۆ نمونە کارگەکانی شیش گومرگ زیاد کرا لە سەتاداوە بوو 140 بەس بەداخەوە بەغدا تەنفیزی نەکرد نمونەی وڵات نمونونەکانی ترم ڕاگررتنی چیمەنتو بوو کە لە دەرەوە داخل بی بەگشتی کانگڕاج بە پێی پیشەی خۆم وەکو پیشەسازی گلەیەکان هەیە ئەوانەیە ڕقەمەکان دەرێن چ بکرێ باشە وەکو نمونەی وڵاتە پێشکەوتوکان کانگڕاج تۆ هەمڕۆکانی خۆت کارگەدا دەخەن دەڕۆن چۆکدا دەدەن چی با ئێمە ڕازگۆ بین واللهی ئەوەی کە لەگەڵ حکوومەت ناڕاستیەکە واللهی دوشمنی حکوومەتی هەرێمە ئەکید وەزع چۆنە حەزەکەم ئەوانەی سەرێبی بیستن ئۆکێ کاگرانج ئێستا حالیان کارگەکان چکە بەرنمێکی ئابوووریە جوانترەوە بە نەمارە قسە بکرێ 10 ساڵ پێش ئێستا 11 کارگە تاکۆ ئێستا 6 لە هەولێر دامەزرایە بەو 2 ساڵەی کوتایی 11 کارگە لە خوار و ناوەڕاستی عێراق دامەزرایە 11 کارگەکەی کوردستان چاریان داخراوە چیمەنتو 10 ساڵ پێش ئێستا تاکو ئێستا بە زووری 7 کارگە دامەزرا بوو کە هەموو تەختی عێراقیان دەکرد ئێستا لە 7 کارگەکەی ڕاوەستایە سێچە 16 کارگە لە خوار و ناوەڕاستی عێراق دامەزراوە لە کاتێکا زۆرترین سەناعی سەقیلەی ئێمە شیش و چیمەنتۆ بەڵێ زۆر جار پرسیارە کرد لە برادران هوکار چییە هوکارەکان زۆر ڕوون و ئاشکران هوکارەکان زۆر بەسیتن کارەبا لێرە 120 دینارە لەوێ بە 6 دینارە دڵخۆشیەوە پێش هەفتێک حکوومەت کردە 9 دینار نەفتە ڕەش ئەمە بە 300 دلار کڕین لە بەغا بە 6 دینارە قەرزی حکوومەتی بانک قەرز دەداتێ چەندت پێویستە لێرە ئەم قەرزەنیە سنوورەکانی خۆیان هەر موادێک داخڵە بێ ئەوان نەک مەنعی دەکەن هەر مەمنوعیشی دەکەن کە ئەو مادە داخڵ بێ ئەو دەعمە حکومیەی کە لە ناوەڕاستی خواروی عێراق هەیە لێرە ئەو دەعمە نییە ئەوەندە چونکە وەکو دژمنێک وەکو ئیستعمالێک ئەو ڕووبەکارت دێنی میسال لە سنوورەکانی کەرکووک و مووسڵ عردێکی دنیا خیالی داخلیان کردە دەزانن نێزیکە لە هەولێر دەرێوەتەوە کارگەی خۆت بینە لەو بەردا بنێ کارەبات بەلاشە عردت بەلاشە نەفتەڕەشت نیوە قیمەتە تو دەزانی کاکڕنج ئەو ڕوو ئەو نەخۆشەی کە لە بەدەستمانە بە چپسەوە بگرە بە چیمەنتووە بگرە بە شیشەوە بگرە 3500 کارگە لە وەزارەتی پیشەسازی وڵاتیان وەرگرتێ 155 ڕاگیرایە 11 کارگەی شیش لە وەزعیدایە کارگە گەورەکانی بۆڕی کارگە وەرگاکانی BRC بۆ ئەمانە چی بکرێ چون ئەمانە بگەون ئیش بکەنەوە ئەمە وەکو نەخۆشێکە تو دەرزیەکی لێ بدە بەسەرەوە خۆی بێ ئەو جەبی لەوەی بکەوە کە دەستەوە بەرهێنان ئەزن ئیجازە بدا بە پرۆژەیە بە درێژایی حکومڕانی خۆمان بینی و تەوەزعی کارگە بە قەدەرێ سەخراب بێ زۆر خراپە وەزعەکان کە هەندێک جوورە کارگە کاکڕان هەندێک ئێستا چیمەنتو ئیسراحەتیان کرد چیمەنتو مەنع کرایە هاتنەوە سەرەوە بەس نقطەیەک زۆر دڵخۆش کرد بە سمۆڵ بزنس و بە کارگەی مامناوەند پێشەکەوێ ئەزانی ئەوە گەشەکردنی تام نییە کە تۆ کۆمەڵە کارگەی گەورەت هەبێ لە پەناوە بچووکەکان هەموو بڕوخە کامیان مهمە ئەمریکا گەورەترین ئابووری جیهانە قسەی جەنابەت 150 اقتصادی ئەمریکا کارگەی بچووک و مامناوەند ئیدارەی باکووریش کۆریای باشووریش
بڕبڕی پشتی ئابووری ئەوان چکە کارگەی ئێمە گەورە بەبێ بچووکەکانمان کارگەی هەموو بەرشکست بوون وە نەبوو بێگومان بەڵام هەندێک ئێستا کۆکار هەیە. دژمنە کە بوو ئێران و تورکیا بوو ئێستا دژمنە گەورەکەی تو عێراقا ئەو نو کارگایی کە لە بەغا دروست بکرێت کە یەک ساڵەیەک تێمەش سیکرا بمبوون هاتووە بەینی نایە لە شیشی منیش بڕوە کاکە هاتوونە وەزارەتی سناعە سامان و سروشتەکان لە کارخانە لەگەرم دانیشتون دەرە ئەو معاملە هەلگرەبی نێرە وەکو قەرزی بانقی 150 میلیۆن دلار نەفتە ڕەشەکە کاراباکە دابین دەکەم ئەو چار کارگە شیشەی پاشان کاک ڕەنج شتێکی تر کە زۆر دڵمان پێتەنگ دەبی کە مطابقە لەگەڵ ئەو نمارانەی کە مەلاسیم باس کردیە ئەو نەیازدە کارگە شیشەی کە لە خواروون ئاوەڕاز دەرە چواریان وەبەرهێنەری کوردن لە 16 کارگەکەی چیمەنتووی 5یان وەبەرهێنەری کوردن کە هیچ پرۆژەیەک لەوانە 200 میلیۆن دلار کەمتری تیا خەرج نەکردووە لە ڕووی ئابووری و من لەگەڵ ڕەو ڕێیەنیم پیامەکو کوردستان 4 کەس هەر لە 6 ملیارێکیان برد لە چیمەنتۆە بەڵێ ملیارێ دۆلاری هەرێمی کوردستان برا بۆ جنوب بۆ 4 کارگە ئەی ئەوانەی تر لە شیشەکەی کەمترین معمەل کە کەمترین 7 میلیۆن دلار کەمتری تیا سەرف ناکرێ ئەوەش 280 میلیۆن بەڵێ بەسکو لە ڕووی ئابووری 280 میلیۆن دلار خەڵکی کوردستان کاگران بۆ 8 کارگە لەم قوربەسەری و نەبوونیە لە هەرێمی کوردستانەوە براوە لە جنوب ئیستثمار کراوە کاگرانج بەس یەک ملاحەزە لەسەر لە ڕووی ئابووریەوە کاک دکتور ئەشەریش دەزانێت ئەمە هیچ لەگاوانیە مستەسمری کورد ئیستثمار نەکا لە دەرەوە ئەمە وڵاتێکی وەکو قەتەر منی جوانە بۆ جەنابەتەوە سەرزەنشتی وە بەرهێنەریش ناکەم ئەمە خۆی وڵاتێکی نێڵی بڕوا وڵاتێکی وەکو قەتەر ژیان و سەروەتی لەسەر ئیستثماری دەرەوە کە 300 میلیارد دلار ئیستثمار دەکات لە دەرەوە ئەمڕۆ لەو لاوازەی عێراق کە پرۆژە نێشتەجیەکان کە کارگەکان کوردی خۆمان بن بتوێنێتەوە لە ڕووی ئابووری ئینجاز ئەلام ڕۆکەی بەراوردکاریەکە ڕێکخبەدەبی کێشەکان قەتەر لەبەر ڕەفاهیەت خەڵک خۆیە کوژە بەڵێ لەبەر برسێتی و لەبەر بێکارینا وانە لەبەرەوە یعنی فەرقی هەیە سەرمایی ئێمە کە ئەچێتە دەرێ فەرقی هەیە لەوەی کە قەتەر لە ئەنتالیا متەجەع کڕێ و فەرقی هەیە کە بازاڕەکرێ لە لەندەن و فەرقی هەیە کە سعودیا ئیستثمارەکە لە نیویۆرک وانە خۆی ئەم کێشەیە دەبی بیدایە چارەساری کارگەکان بکرابە ئەوزە ئیستثماری دەرەوە کرابە بەس مستەسمری ئەم ڕۆمان کە پارەی لە دەستە و دەبینی قازانجی لێوێندەر سێ قاتی ئێرەیە کابرا دەچی کارگەیەکی سلێمانی دوو کارگەیان لێوێ دا نادیسا لە بەغداش کردیوانەوە کاک مەلاسی لە ڕووی ئابووریوە هاوکێشێکی جیهانی هەیە با هیچمان لێمان تێک نەچێ جارێ حەزەکەم زانێکی تەنان لە وڵاتانی ئەوروپا و تورکیاشە هەر سێکتەرێک اکتیفای ذاتی نەبێ خۆی لەوێ ئەستەن بە قانون ناڵە مستەسمیرە بچێتە دەرەوە ئەوە یەک دوو ڕاستە مستەسمیرەکانی ئەمە بەڕاستی واوەیلا وای لێکردون کە ئێستا ڕبڕن لە شارەکانی تری عێراق بیریان لەوە کردوتەوە بەڵام بیرتان نەچێتەوانێ ئێمە ئێستانە لە هەرێمی کوردستان ئەمە لە 185 بەکاربەرین لە 150 بەرێنەر ئێمە اکتیفای زیاتیمان نییە تاوەکو مستەسمیرێکی وەک ئەحمەدی ئیسماعیل گەورەترین وەبەرهێنانی عێراق ئێستا حەزەکەم زانی لەسەر و هەم یعنی ئێستا تۆ بێوەرە قەبارەی وەبەرهێنانی عێراق نازانم لەو بەرنامەیە لە ڕاپۆرتەکانە چۆن باسەکەن قەبارەی وەبەرهێنانی عێراق ئێستا 135 میلیارد دلاری تێپەڕان بۆ زانیاریتان ئێمە لە ساڵ 2013 سەرۆکایەتی اقتصادی عێراقمانە کرد بە وەکالتە بازرگانیەکانەوە چۆن بوو ئێمە بۆستە چەند شتان بۆ ڕوونکەمەوە هەنە زانیاریتان ئێمە ئەمە بۆ مێژوو تا کۆتایی 2013 ئەوەی کە سەرۆکایەتی ئابووری عێراقیە کرد هەرێمی کوردستان بوو بەچی هەرچی وەکالەتی بازرگانی دنیاە بەدەستیەمەوە بوو هەموو مرکزەکانیان لە هەولێر و بە زۆری لە هەولێر و لە سلێمانی و لە دووەک بوو پیشەسازی لە عێراقا ئێمە سەرۆکاتیمانە کرد گەشت و گوزار لە عێراقا ئێمە سەرۆکاتیمانە کرد بۆ زانیاری بەڕستان هەر بالێرەوە پێتان بڵم لە ساڵی 2013 قەبارەی وەبەرهێنانی هەموو عێراق 36 میلیارد دلار بوو هەرێمی کوردستان 40 میلیارد دلاری تێپەڕان بوو ئێستا لە عێراق چەندێکە 135 میلیارد دلار ئێمە تازە من ئەمرا خۆشەویستم بەخێر بێ ئینشاءالله ئەڵێ بۆ من ساڵی بۆ ساڵی 2025 ئەڵێ ئەگەێنمە چەند ئەڵێ گەێنمە 80 میلیارد طبعا من سەیریکەم برادەرینە ئەگەر ڕێگان پێ بەی بەس دوو سێ دەقە ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا بەداخەوانەیە بە جۆرێ ڕوبەڕووی کۆمەڵی ڕۆتینی کوشندە بوونێتوانێت دەستی خسۆتە بینەقاقای هەر مستەسمیری ئەگەر بێ ئەزان یەک نمونێ بەسیتان بۆ گەڕوانە برادەرینە سلێمانی بۆ پارساڵ بوو بە یەکەمی هەرێمی کوردستان لە پێدانی مۆڵەتە لەبەرەوەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت چوو خۆی لە شارەوانی دانیش دەی سسمار دانیش دەوامی کرد هات پرۆژەکانی پێهێنان بە
بەسپاسەوە تەمەن من لێرە سپاس یەکەم هات ئەزانی چی لێکردن هەندێک لە تەلەفۆنەکە مدیری هەنێ دایرێ تووشی شۆک کرد مدیری دایرەکانی بان کرد و مدیری دایرێکی بان کردوتی تۆ مشکلەکە چوتی جەنابی وەزیرە لەناو هەرچەنگ ئەمە یان بەرنامەیە بەز من ناچارم باسی کەم لەناو بەرنامە کۆکاقوبا تەلەفۆنی کرد بۆ وەزیرەکە وتی ئەوە من لێرە ئەو ڕەزامەندیەم پرۆژەیە جێبەجێ یەکەم سلێمانی وای لێ هاو پارساڵ بەو هەموو کێشەی ئابووری کێشەی سیاسیەوە کە هەمان یەکەم بووین من ئەمەوێت ئێستا بۆ معلوماتانی و باسی یاسا بەرنان ناکەن ڕێگام پێ لە هەموو دایرێک کاک مەسرور و بەجددی کاکین ئاگادار بە ئێمە ئێستا من پێم ناخۆشە لێرانە بیڵم بەڵام ئەیڵێم باشترین سەرۆکی دەستەوە بەرنانمانەیە لە هەرێمی کوردستانە من بەسپاسەوە باسەکەم کاکتۆر محەممەد شکوری بەجددی سەرۆکی دەستەوە بەرنانی هەرێمی کوردستانە جیاوازی ناکات لە کفریەوە تا زاخۆ و ئەو یاسایە بەرنانش کە ئێستا ئەڵێن خراپە برادرین ئاگادار بن یاسایە بەرنان دووسێ بەندی قانونی زۆر بەهێزیتیایە دەسەڵاتی زۆریەوە بە ئەنجومەنی باڵایەوە بەرێنان کە ڕێنمایی دەرکەن دەسەڵات کاک ڕەنج هەرچەنگ بەسپاسەوە لێرەوە من شتێک ڕاگەێنم بڕیارە ئەمەش قەرار و باز نەکرێت باسێکم بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی و هەڵەبجە بکاو لەوێ کۆمەڵێ شتی تازە لەوە بەرەنانە ئەعلان کا لەوێ کۆمەڵی امتیازاتی تازەی بیا بە قەزا و ناحیەکان لەبەرەوەی بەداخەوە تاوەکو ئێستا یاسای و بەرێنان کاک ڕەنج ئەمە من لەبەر یەکەم 48 تۆ حقیقەتە دەوێت ئەمە زانیاریە بەڵێ بەڵام هەرچەند پێشم تۆ باسی نەکەم باسم کرد جۆگرا گوێ لەبەرای خۆت بگرە سەرۆکی حکوومەت پلانی هەیە لە هەڵەبجە و لە سلێمانی و لە قەزا و ناحیەکان بەڵێ بەڵێ کۆمەڵێ پرۆژەی تازەی بەڵێ بێجگەلەوە هەر نەک پرۆژە ئێمە وە یەکێتیۆ بەرنانی کوردستان گوێ لەبەرای خۆت بگرە وە یەکێتیۆ بەرنانی کوردستان نامێکی زۆر جوانمان بۆ نووسی کە زانیمان سەردانی و دەڤەراناکە نامەکە حەو خاڵە ئەگەر ئەو حەو خاڵە بکرێ بە بڕیار والله وەک تاوەتەرزە مستەسمیر ڕۆکاتە هەڵەبجە و ئەو شوێنانی کە ئیسسماریتیان ناکرێت کاگەنج تۆ هەر لە قانونیەوە بەرنانە ئەم برادرانە تا ئێستا باسی ناکەنم برادرم هاتووە لە قانونیەوە بەرنانە دووسێ خاڵی دوو بەندی زۆر گرنگی تا با باسیکەین هەر پرۆژێ لە قەزا و ناحیەکانە دروست کرێ لە دوورە دەستەکان دروست کرێت دەسەڵاتی ئەنجومەنی باڵای بەرنان امتیازی زیاتری بات ئەمە یەک دوو هەر مستەسمیرە بتوانێت مستەسمیرێکی ئەجنبی بێنێ لەگەڵ خۆیان استثمارکە دەسەڵاتی ئەنجومەنی باڵای بەرنانێک امتیازی زیاتری باتێ وڵای ئەمە ویسمان مستەسمیری ئەجنبی بێنین کەچی کوردەکان بوون بە ئەجنبی وانە بەڵام ئیش لەسەرەوەش کرا زۆر باشە دەستە خۆش بێ لە دوای ئەم ناوبڕە دەرفەتە دەدەم قسە لەسەری بکە دەستان خۆش بێ گەریشتان لەسەری کردووە ئەرکان عومەر راپۆرتێکی جوان و سەرنجڕاکێشی ئەرکان عەلی هاوکارم راپۆرتێکی زۆر جوانی حازر کردووە ئەرکان داوای لە برنە لە یەکەم کە ناوی باوکتم بە هەڵەوت تۆ لە خۆت پامنێرێکی دوو ئۆنی من مەشهوری راپۆرتەکانیش زۆر زۆر جوانە ئەرکان عەلی دوای ئەم ناوبڕا گوێ لە راپۆرتەکەی تۆگرین باشە بنەرانی بەڕست چاڕوان یەکێک لە پرۆژەنوێیەکانی وەبەرهێنانی نیشتەجێبوونە لە قەتباڵی گۆژەی سلێمانی پێکاتوە لە 8 باڵەخانەی 33 کە 1370 لە خۆ دەگرێت ساڵی 2022 مۆڵەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە لە نمونەی ئەو باڵەخانە هەوربڕانە لە هەرێمی کوردستان بە جۆری جیاواز زۆرن بەڵام لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پلان وەها بوو کە هاوشانی باڵەخانە بەرزەکان کەرتی دیکەی و بەرهێنان بەرز بکرێنەوە لەسەر بوو هەمویانەوە بۆ بەرهێنانی پیشەسازی لە هەولێری پایتەخت پیاوێکم دۆزیەوە کە بە 5 خولەک بەشی 5 پەرتووک کەم و کورتی و داواکاری کەرتی پیشەسازی بۆ خستی نەڕوو ئەم چەند چرکەیە پوختەی قسەکانیەتی تا ئێستا کە ئەوانەی کرد لە سیاسەتی حکوومەت بەڕێوە بن بەڕاستی ئەوانش نەگەیشتونە و قەناعەتی کە پیشسازی دەستەبەری ئەو هەموو ڕێژەی هەلی کار و ڕێژەی بێکاری کەمەکاتەوە هەر بە بەدیلی گومرجیان دانەناوە گومرجیان پێشی پیشسازیدان ناوە تا ئێستا ئێمە ناوچەی پیشسازیمان نییە لە کوردستان ناوچەی پیشسازی کە هەش بێت ناوچەی ناکاملە یعنی ناوچەی مەسحەرەمە چییە هاتینەوە بۆ سلێمانی کارگێکی دروستکردنی خشتی سوورتان پیشان دەدەم کە ساڵی 2005 دامەزراوە ساڵی 2008 دەستی بە بەرهەم کردووە ڕۆژانە بە 3 شەفت 1200
200 تۆن بەرهەمیان هەیە. لە سەپەرشتیارەکەیم پرسی گرفتان چییە؟ زۆری گوت بەڵام دوانیان گرنگترین بوون. چ کارەبا، چ نەوتی ڕەش، چ با بڵێن گاز بۆ ئامێرەکان، ئەمە زۆر گرنگە کە پشتگیری بکرێن. بەڵام بەداخەوە لە ئێستا بەهۆی ئەم دۆخێک کە هەیە پشتگیری تاتوانم بڵێم تا ئاسێکی زۆر زۆر کەمە. بەپی ئاماری دەسێ و بەرهێنانی هەرێمی کوردستان لە 4 ساڵی کابینەی نۆدا 299 پرۆژەی و بەرهێنان مۆڵەتی پێدراوە و لە کاردان. بەو جۆرە نیشتەجێبوون 25 پرۆژە و بەرهێنانی بازرگانی 74 پرۆژە، بانک 2 پرۆژە، تەندروستی 21 پرۆژە، پیشەسازی 86 پرۆژە، خزمەتگوزاری 2، گەشتیاری 39، پەروەردە 27، کشتتوکاڵ 14، هونەری 2، وەرزشیش 7. توێژینەوەکانی زانستی جیۆلۆجی ئەو ڕاستیان دەرخستووە کە ڕۆژێک دێت نەوت و گاز و غاز و ئاو کز و کەم بکەن، بەڵام خۆ چەو لەم چیمەنتۆ و ئاسن و شیش و بلۆک هیچیان لێ نایەت. ئەوە ئێستا لە هەرێمی کوردستان بەدیەکرێت سەرمایەداران یان خەڵک و لایەنی خاوەن پارە زیاتر ڕوەکەنە ئەو کەرت و بوارانەی کە خەرجی کەم بەڵام قازانجی گەورە و قەبەی لێوە وەدەست دێت. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی. دەست خۆش ئەرکان عەلی. لەسەر راپۆرتەکە جەنابەت تێبینیەکەت هەیە بەبێ پرسیاریش دێمەلات فەرمووت باسی ئەو شتانەمان کردووە کە نەکراوە، بەڵامەتەوە باسی ئەوانەش بکەی کە کراوە. بەڵێ کار کراوە بەڕاستی، بەڵام من ئەمەوێت هەنێک زانیاری بم بە جەنابەت. ئێمە تا ئێستا فۆکەسی سەرەکی وەبەرهێنان لەسەر بواری نیشتەجێبوون بووە. بەتەماین لەمە دو فۆکەسەکە بخینە سەر پیشەسازی و کشتتوکاڵی بە تایبەتی. من لەم ماوەیە سەردانی پارێزگای دهۆکم کرد، کاری زۆر باش کراوە لە مۆزوعی کشتتوکاڵیە، مۆزوعی ڕوەکی بۆڵۆنیا، مۆزوعی پەتاتە حتا پەتاتە شتەکان هەنار دەکرد. زیرەکی بەڵێ شتی زۆر باشەیە. ئەوەی من زۆر مەبەسمە باسی کەم ئەویش ئەوەیە وەبەرهێن حەقە بیر لەو شتانە بکاتەوە کە زۆرترین هاوردە کراوە، ینی تۆ ئینتاجە نییە، زۆرترین هاوردە کراوە لەبەرەوە ینی ئەو کارگانە دابمەزێن. ئێستا کارگەی شیری وشک زۆرترین هاوردەی لێکراوە بەڕاستی. حەقا وەبەرهێن بیر لەوە بکاتەوە کارگەی دروستکردنی شیری وشک. ئەم هەموو مەزارعەمان هەیە لە هەرێمی کوردستان، ئەم هەموو گوندەمان هەیە، شیرەکانیان کۆکەمەوە دەستی پێکردووە کاگاستۆ بامۆکی کات بە شێوازی دەستی پێکردووە ڕێکشان بەشانی هۆڵندا. شتێکی تر کاک ڕەنج ئەم شتم هێناوە بۆ جەنابەت. ئێمە پێویستە وەکو خەڵکی کوردستان نەهامەتی دنیامان بەسەر هاتووە. 5,000 کەسمان بەجارێک لە هەڵەبجە لێ شەهید بوو، 182,000 ئەنفالمانەیە، 10,000 بەرزانیمانەیە، 8,000 بەرزانیمانەیە لێ ئەنفال کراوە. ئەم هەموو پێشمەرگە و ئەم هەموو زیندانە سیاسیە. ئەمە پارچەیەکە لە دیواری بەرلین. ئەم پارچە پشکۆلەی دیواری بەرلین من 13 ئیرۆن پێیاوە. چەند خانووی ڕووخاومانەیە لە هەڵەبجە، ئەو شوێنەی کە بۆمبەکە پیاکێشانی نەمانەتوانی ئیشێکی وای لێ بکەین. وەبەرهێنێک نییە بیر لەوە بگاتەوە بڵێ کاکە با من لە سێکتەری گەشت و گوزارە وەبەرهێنان بکەم، ئەم هەموو مەسایفە خۆشەمان هەیە، ئەچی چایەک نێ بیخۆیتەوە لەو شوێنانە. تەنها و تەنها بیریان لای ئەوەیە چۆن خانوو دروستکەن، چۆن شوقە دروستکەن، بیفرۆشنەوە. ئێستا خانوو شوقەوەی لێهات و خەڵک پێشەکی 5,000 دلار شوقەیەکە کڕێ، هەتا 20-25 ساڵە بێ مانگانە 200-300 دلار کرێ بە قیز باتەوە. یعنی حەقا وەبەرهێنەکانی بواری وڵاتی ئێمە بیر لە سێکتەرەکانی تری وەبەرهێنان بکەنەوە. قوربان هەمووی بیری لێ کردووە. جا پرسیارانە کاک ڕەنج ئێستا تەماشای تاریخی عێراق بکە لە 30 ساڵی کە قووەترین ئابووری هەبوو لەسەر ڕژیمی بەغا، یەک کارگەی شیش لە عێراق بووە. مستەسمر و زیرەکی کوردستان 4 ملیۆن تەن ئێستا ئینتاج دەکا، چیمەنتوی هەموو عێراق دابین دەکا. چ کارگەیەک نییە لەو کوردستانەی لەو فترەکەمەی دروست نەکرابی
کێشەکە ئەوەیە ئەو باسی کارگانەی ئەو باسی آخر شتێکم باسی کرد کە هاوردەی هاوردان نەبوو. باسی ئەوە کاکە دەکەی شووتی کارگە سەد دروست هەفتا بکرێ مستەسمری خۆمان لە هەزار حەفاظە شووتی دەست پێ بکە ئەوە هەتا دەکراوە. دروستکردنی چیمەنتوشیش هەمووی یعنی لە کردووە وڵاتی ئێمە هەمووش احتیاجاتی خۆی سەرەوەی بازار زەوی بە پیر نییە بیکەن بە برنج زۆرترین ڕێژەی برنج هاوردەکراوە تەماتە یعنی شتی زۆر سەیە شتی زۆر بیدایی کە وەبەرهێن ئەتوانێت زۆر باش پلانی وەدا بنێ دکتۆر ئابووری شتەکەیە کاگڕنج بابووی تەوزیعکەم ئەمڕۆ ئەم قەڵەمە لە هەولێر دروستی کەم بە قازانج و مەساریفی خومەوە بە 1000 دینار بفرۆشم باڵێ ئەم قەڵەمەکە لە بازار بە 500 دلار 500 دینار ئیرانی و تورکی هەیە معمەلەکەمە 8 مانگ تەحملەکە دادەخرێ برینەکە لێرەیە ئەمە ناتوانین سای پاراستنی بەرهەمی ناوخۆ کارگە لە هەولێر هەیە 200 کارگە لە هەولێر هەیە ئیفتتاحی نەکردووە 250 میلیۆن دلاری لێدا ئێستا نازانی ئیفتتاحکە یان قەپاتی ڕنج کارگەیەکی زۆر باشی پاتری لە سلێمانی دامەزراوە من چوم سەیرم کرد بەڵێ چوم هەمووی کۆمپانیای سمنسی جیازەکانی سمنسی ئەڵمانیا ئێمە داوامان لە حکوومەت بە پێشنیار بەرزمان کردەوە بۆ سەرۆشی دەستە و ئیش بەرزێکاتەوە بەلایانی معنی داوامان کردووە کە بەکارهێنانی پاتری ئالیاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دوای لەو معاملە بکڕێ کێشەکان دوو کێشەنە یەک دژمنێکت بۆ زیاد بووە بە نەمارە پێم گوتی کە چەند ڕقام معمەل لە خوارێدانرا ئێک وەکو حکوومەت فەوری ئەوە کوچالە چەندێک وەکو نەخۆشێکی زۆر وەزعی خراپی لە بەردەستی بێ هەندێک موادی دێت نەمری فەوری دەوی کارەبا وەکو جنوب لێ بکرێ نەفتە ڕەش وەکو جنوب لێ بکرێ قەرزی بانک نەکرێ قەرزی بانک نەکرێ ئەوانەی کە ماشن هەموو دەست نەخوارە ئەمە لەوانەی کە دەڕۆن ئێمە من فۆکەسەکەم لەسەر ئەوەیە وتم با هەموو ئەوانەی کە ئیدارەی ئەم وڵاتاکەن بە هەموو حیزبەکانەوە بە حکوومەتەوە با بزانن وەزعەکە چۆنە چ چیرۆکێکی تری ڕۆشتن و بردننی کارگەکان و پاری کوردستانە لە ئەو ڕەفیقانەی خۆمان لە سێکتەری ئاسنی شەکەن چاریان کە معمەلیان هەیە لە کوردستان گوتی کە معمەلەکەی بەغام تەواو کرد معمەلەکەی ئێرە دادەخەم بوو گوتی لەوێ قازانجم نەفتم بنزینم هەموو شتەکەم ئەوە کێشەی ڕێجستەرمانێ کارگەی دون ئایسکرێمانەیە کارگەی ئاسکرێم معقولە کە ئاسکرێمی یونان منافسەی من بکە یونان لە چێن دەرە یعنی حکوومەتی عێراقی بە یاسا دەستی تۆی بەستەوە مشکلەکە ئەوە یعنی ڕێجستەر کاکە معمەلێکی گەورەی وەکو ئاسن باشە تۆ ئەڵەی من لێکۆڵینەوە خۆم چوم مەدانیان سەردانیان کردووە تۆ باسی ئەوواکەی کە نەوتی ڕەشە نایەتێ پێت ئەڵێ کە ئەچی بۆ وەزاری سناعە پێت ئەڵێ ئەم مەشروعاگەر مۆڵەتی لەوە بەرهێنانی کوردستان وەرگرتووە من هیچت نایەمێ من باشە متفقم لەگەرە تو حکوومەت دژاتی دەکە لە یەکی هەشتەوە گومرگی شیشدان درەوە فیزی ناکە سیکرابەکەت لێ ڕادەگری دەرمانتی عێراق بە من ناکرێت برای ئازیز ئەوان ئێریان گرتووی لەلایەک لەگە مستەسمەرەکاندا دەرمان ئەگەر ستیکەری کوردستانی ئێمە داخڵی ناکەن ئێمە دەستمان کرد بە بنیادنان و گەشەکردن حەزەکەم زانی هەر هەموو عیلاقێک لەگەڵ سەدام حوسێنانە مابوو هەر نەوتیشمان نافرۆشت ئەرێوانە بوو ئەرێ ئێمە یەک کارگەی چیمەنتۆمان هەبوو لە سلێمانی بەشی ماڵە شەهیدی لێ ئێرا بەشی مەکتەبی لێ ئێرا بەشی شەقام و جادەی لێ ئێرا بەشی شێکرد گەشەکردنی شەبوو بێ ئومێدیش نەبوو یعنی ئێستا لە زانستی بەڕێوەبەرێتیە لە زانستی مەنیجمنتە چارەسەرێک نییە بۆم گرفتە ئێمە تێکەوتین لەم پرسیارەکان گرنگترە چکە هەمومان دەزانین دۆخەکە چۆن خراپبۆتی بەسەراتیە بەڵام چارەسەر چییە وەڵامەکەت یەک کوشەیە یەک پلانی استراتیجی دابنێ هەموو دەردەک دەرمانی هەیە با نمونە لێ بێنەوە ئێستا کاکمە لە یاسین و کاک عەلی هەروچیان سەرنجیان خستەرەوەی کە ئەگەر بتوێەوە بەرهێنانی استراتیجی بکەی پێویست بە قەرزەوە نیە ساڵی 1962 کۆریای جنوبی وڵاتە چێژار و ئێران 35 ساڵ داگیر کرا و لەلایەن یابان شەڕی ناوخۆشیان کرد 3 ساڵ شەڕی ناوخۆیان کرد 170 بودجە ئەمریکا دەیدا ئەمریکا ڕەشەی لێ کرد گوت ناتوانم بەردەوام بم لە یارمەتیدانتان بیرێک لە خۆتان بکەنەوە هاتن پلانەکیاندانە بەڵام ئەو کوردستان پاریان نەبوو فەرموو چۆنەوە بەرهێنان دەکەی بەبێ پارە گوتیان حەلی هەیە قانونەکیاندانە بە ناوی قانونی زەمانکردنی قەرزەکان گوتیان فەرموو چەنەوە بەرهێنی دڵسۆز هەیە لە وڵاتە و بەرهێنانی خۆی دەکات بە دڵسۆزی بە بێغەش لە ژێر چاودێری حکوومەت ئەمە بانقانێ و دەوڵەتیەکان هەندەدەین بێن قەرزیان بدەنێ ئەگەر نەیانتوانێت قەرزەکان بدەنەوە حکوومەت بە پێ قانونی زەمانی قەرزەکانی پرۆژەی بچووکیش دەستیان پێکرد ئێستاشی پێوە بێ لە سەدانەوەدی پرۆژەی بچووکە لە سەدادەی پرۆژەی قورس ڕۆژەی گەورەشانەوە ئێستا باسی ئێستا گەشەی کردووە گەورەترین کارگەی باخیرانە ڕاستا کارگەچان دروست کرد کارگەی ئاسن کە 1 چیلۆ
کۆریا من ئەڵم 1 کیلۆ خامی ئاسن لە کۆریانی ئێستاش گەورە پێنجەم گەورەترین کارگەی ئاسنە لە هەموو جیان کەواتە ئەو کارگەی جەناب باز دەکەی حەز ئاسن لە دەکەم ئەوەی ئێمەش نییە. توزە بکەمەوە کارگەچی دروستکردنی کەشتیانەیە بە هەموو دنیا بە ئەوروپا و بە ئەمریکا 150 کەشتی جیان دروست دەکەن کارگەی کۆریای جنوب بە تەنها 150 دروست دەکەن یان بە ئەمریکا و ئەوروپاش ناتوانن نافسەیەک کۆمپانیای باشە ئێستا کەواتە فەرقەکەمانەوەی ئێمە لە 150 مانیاوە بەداخستن ئەوان منافەسەی لە 150 عالەمەکەن وانە بە پلانەکی استراتیجی دەتوانین هەمووی چارەسەرکەین بێ پارەی دەتوانین چارەسەرکەین دژمنکاری وڵاتان لۆتزان کۆریای جنوبی کە دەستی پێکرد چین دژمنایەتی دەکرد یابان دژمنایەتی دەکرد کۆریای باکوور دژمنە سێ وڵات دەورە درا هەرسێکی دژمنی بوون لەو سێ دویان وڵاتی زلێزی جیانن ئەو جەکەتە سەر پێی خۆی ئەگەر بە دژمنکارێکی وەک وڵاتێکی گەندەلی عێراق نەوێرین لە مستەقبل زۆر خەتەرە ئەمڕۆ کێشەکان هەموو دوو کێشن کاک مەلایاسین کێشەیەک حکوومەت چۆن ئەو دژمنکاریە عێراق ڕادەگرێ کێشەیەکی تر گوێ لە خوان کارگەکان بگرن کاکە وەرانگوت چتە کێشەکتان هەیە داواکاریەکان سەبر چارەسەر بکرێ بۆی ئەو کارگانەی 1800 کارگەکەی وەزارەتی سناعە ئیش بکاتەوە کارگە شیش و چیمانتۆەکان بە فولی ئیش بکەن کارگەیەکی تر بکەن وەبەرهێنان پلانێک دابنێ ئەو مستثمرەی کە دێ کارگەیەکی ئیجازەی بداتێ کاک مەلاسین کە وڵات پێویستی پێوی نەک معمەل شیشەکان وەکو بەنزیخانە لێبێ پلانی دە ساڵەماندانەنا مشکلەکەەوەی ئێمە پلاندانین بەس لەوە چێ لە پلانەکەی قوربان بەڵام کێشەکە ئەوەی ئێمە لە قەیرانی دارایی قەیرانی ناسەقامگیری سیاسیمان هەیە کاکە مە کەس باسی ناکە ئێمەوەی پاس دەکەم کە دژمنی عێراق خراپی سیاسیمانە ئێمە لە بینی خۆمانە کۆگنین با خۆمان کۆ بکەینەوە با کۆگمین لە بینی خۆمانە پلانێکی مەزبوط دابنین بە هەموو لایەک بە هەموو دەستێک ئەم وڵاتە بەرەو کەناری ئارامی بەرین یعنی تۆ ئەڵەی بەشێکی بنەڕەتی هۆکاری ئەم نەزیفە خۆمانین بەدڵنیاییەوە ینی وا پرسیاری مەلاسین ئەو گەنجانەش هاتون یەمەوە خزمەتت بەخێراتن سەر چاوم ئەحواڵتان باشە کێ فەرمای شتێکی هەیە و ئێوە قسە بکە فەرموو پێشەکی سەودی وانە کاکرانس بەڵا عیبینە پێشێکی زۆر سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە منتابیەکی زانکۆی سەلاحەدین وڵی دەمەوێت ئاماژە بەوە بدەم بەو بڕیارەی کە لە ساڵی 2006 دەرچوە سەبارەت بە وەبەرهێنان کە حکوومەتی هەرێم زەوی بۆ ئەو وەبەرهێنانە دابین یاسای ژمارە 4 2006 بەڵێ عنی کە ئەو زەویە کە بۆ وەبەرهێنان دابین کردووە بە سعرێکی ڕەمزی بەدەر لەوە حەنی حتا کە ئەو ئاسانکاریە لە بۆ ئەو وەبەرهێنانە کردووە حتا لە بانقیش پارەیان بۆ سەرف کراوە باشە ئەو وەبەرهێنانە چیان کردووە یعنی جگە لە بەرزکردنەوەی ئەو ئیمارانە ئەو شقانە ئاخر ئەوانە کوا سوودێکی وها دەگەێنێ چکەکە ئیمارێکی وها دروست دەکرێت خەڵک بۆ کەیف و بۆ سەفای خۆی دەچێتن ئەو ئیمارە دەکرێتەوە یاخود شقێک بۆ خۆی دەکرێتەوە یعنی گلەیەکەمان لێرە ئەوەیە کە ئێوەی وەبەرهێنین ستان کردو بۆ ئەو خەڵکە یاخود بۆ ئەو قوتابیانە باشە بۆ کارگەیەک دروست نەدەکرا بۆ کارگەیەک دروست نەدەکرا کە بەسەدان ئەم گەنجانە سوودیان لەم کارگەی وەردەگرت و لەم کارگەدا بەس کارگە زۆر دروست کرا کارگەکان ئێستا خەریکە بەرشکستەبن ئێستا کاگرانس ینی ئەو راپۆرتم کە دی زۆر دڵم پێخۆش بوو کە ینی ڕێژەی دروستکردنی کارگەی پیشەسازی زۆر زیاترە لە هەموو کەرتەکانی دیکە هەنی ئەوە زۆر کە دڵخۆشکەر بوو من کە من ئەو راپۆرتم دیت الحەمدولله کێ ئەو برایی تەنیشتت سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سەرسەرم من قوتابی منسۆر لە کۆلێژی بەڕێوەبوونی ئابووری بەشی ئابووریم پرسیارەکەم لێردا ئەوەیە پرۆژەکان نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان لە زۆر لە پێشەنگی هەموو پرۆژەکانەوەیە لەو راپۆرتی تازە بینیم کەرتی نیشتە جێبوون 25 پرۆژە بووە ینی 25 کەرت کراوەتەوە کەچی کەرتی تەندروستی 21 بووە ئایا لە هەرێمی کوردستان کەرتی نیشتە جێبوون لە کابینەی نۆڵم لە کەرتی نیشتە جێبوون زۆر بووە کەرتی نیشتە جێبوون گرنگترە لە کەرتی پیشسازی لە هەرێمی کوردستاندا دەستخۆش ئەوە ئەینووسنەوە پرسیارانەوە نیە فەرموو کێ فەرمای شتێکی هەیە ئەو خوشکەی سەرە سەرەتا خۆم بە خوشحاڵەتانم کە توانیوە ئامادە بم لە بەرنامەکەی جەنابتە ئەمەوێ ئەو باسە بخەمەڕوو یعنی سەرڕێ ئەو سەرۆت و سامانە زۆری کە لە وڵاتەکەی ئێمەیە هەیە بەڵام بۆچی نەیان توانیوە یعنی پێشکەوتن بکەن لە ڕووی بەرهەمهێنانەوە گەر وڵامەکەشیان ئەو بێ بڵن توانی وانە پێشکەوین لە ڕووی بەرهەمهێنانەوە ئەیکوا هەلی کارەکان
یعنی گەر بڵێن هەریکارمان ڕەخساندووە نەیانتوانیوە هیچ ئاسانکاریەک بۆ گەنجەکانی وڵاتەکەمان لە هەلیکارەکانە ببینینەوە و گەر بڵێن بۆ نمونە ئێمە هەلیکاری زۆرمان ڕەخساندووە ئەو هەموو ژمارە زۆرەی گەنجە ناچار نەدەبوون وڵاتەکەمان بەجێ بێڵن و کۆچ بکەن هەمووی ئاوارە بن بڕۆن بۆ دەرەوەی وڵات یعنی وەکو بەرهەمهێنەرێک ئایا چارەسەری ئەمە کەی دەکەن من وەکو تەڵەبەیەک کە تەڵەبەی ئیدارە و اقتصادم یعنی بەشی اقتصاد کە بڕبڕی پشتی هەموو وڵاتێکە بەڵام ئایا گرنتی چییە کە من تەخەڕوجم کرد دەتوانم دا بمەزرێم باشە ئەوەی کە دکتۆر و پرۆفیسۆرەکان فێرت دەکەن پێت دەڵێن ئێمە بەو ئەرزوو ئاو و توانامرۆیی کە هەمانە هی ئەوەین بتوانن یاریمان پێ بکرێ بتوانن چۆک دابین بتوانن کارگەمان ڕاکێشن بتوانن سەرمایه‌دارمان بێ ئومێد بکەن بتوانن گەنجمان یا بەشێکی هۆکارەکە هەستەکەی خەتای خۆمانی تایە نائامادەین بۆیە هەمیشە ئامادەین بۆ شکست وڵای الحەمدلله ئێمە لە وڵاتێکی ئەوە دواکەوتوینین ئەگەر بڵێ سەرۆت و سامانمان نیە ژمارەیەکی زۆری دانیشتوانیشمان هەیە یعنی پێویستە ڕەخنە لە خۆمان بگرین دەتوانم بڵێم ڕخنە لە بەرهەمهێنەرەکان بگرین یاخود ڕخنە لە دەسەڵاتدارەکان بگرین کە نەیانتوانی و ئاسانکاری بۆ گەنجەکانمان بکەن گەر ئاسانکاری هەبووە خۆشگوزەرانی هەبووە لە وڵاتی خۆمانە هیچ کەسێ مەجبور نەدەبوو دوور لە دایک و باوکی بژی و کۆچ بک بۆ دەرەوە ئێستا نیگەرانی بۆ پاش تەواوکردنی خوێندن بەڵێ من وەکو خۆم کە بە حەزی خۆم توانیومە ئەو قسمە هەڵبژێرم وەکە اقتصاد یعنی بڕبڕی پشتی هەموو وڵاتێکە بەڵام ئایا گەرنتی چیە مندا بمەزرێم لە دوای تەخەڕوجم گەر بڵێ دامەزراندنیش نماوە لە ساڵی 2014 بەڵام ئەیکوا کەرتی تایبەتمان باشە خاتون وەکو تۆ سبەی نەبی بە ئابووری ناس لەوانەیە بیتە سەر مێزی بەرنامەکەم پێشنیار و سەرنج بی بۆ ئەم دۆخەی کە سەرمایه‌دارەکانمان نادڵنیان لێرە هان نادرێن ئەگەر تۆ ئیمزاکەت بخوا لە کۆ دەست پێەکەی چۆن پلاندانەی چی ئەەکەی بۆ ئەوی نەڕۆن چۆن هانیانەی واللهی خۆی چارەسەرکردنی ئەوە لە دەستی ئێمەیان نییە بڵێ لە دەستی هاوڵاتیانە نماوە بەڵام ئەگەر یعنی ڕۆژێک من بتوانم دەسەڵاتم هەبێت یا داوای پێشنیارت لێ بکەن پێشنیارەکە ئەوەیە کە دەبێت لەسەرەوە یعنی لەسەرەوە چارەسەری ئەو شتانە بکرێت و پیلانی درێژخایانی بۆ دابڕێژرێت ئەوە شتێک نییە یعنی بە پیلانێکی کورتخایان بتوانێت چارەسەری ئەو کێشانە بکەیت دەستخۆش کەسی تر لە خانمان قسەی هەیە ئەو برایەی پێشە سەرتا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان من قوتابی کۆڤان مستەفا لە زانکۆی سەلاحەدین کۆلێژ بەڕێوەبردنەوەبووری بەشی ئابووری بۆ ناغیدوم پرسیارەکەی من سەبارەت بە کەرتی کشت و کاڵە وەک ئەوەی کە لەم چەند ڕۆژەی دواییدا بینیمان لە چەند گرتە ڤیددیۆیەکدا ئەو کەسانەی کە هەڵساون بە کردنی تەماتە یعنی وەبەرهێنانیان کردووە لە کەرتی کشت و کاڵ بەڵام حکومەتی هەرێم هاوکاریان نییە ئێستا ئەو لەو ڤیددیوانەدا وەکەوەی کە من بینیبێتم نرخی 1 کیلۆ تەماتە 200 دینارە یعنی ئەگەر هەر یەکێک لەو فەلاحانە 20 میلیۆن دینار تێچووی بەرهەمێنانی بەرهەمەکانیان بێت پێویستە 100 تۆن لە بەرهەمەکان بفرۆشن ئەو کات ئەگەنەوە بەو مەسروفەی کە کردویانە لێرەدا حکومەت ئەتوانێت هاوکاری ئەو فەلاحانە بێت بە قەدەغەکردنی بەرهەمی دەرەوە تاوەکو نرخی ناوخۆ بەرز بێتەوە و هاوکار بێت و دۆشا و ئەوانە مەبەستە جەنابەت بەرێ کارگەی دۆشاوی تەماتە و لە قوتونان باڵێ ئەتوانێت خۆی ئەتوانێت ئەو بەرهەمانشان لێ بکرێتەوە و هەروە خۆی بەکاریان بهێنێت لە دۆشاوی تەماتە و چەندان پیشەسازی تریش کە ئەتوانێت تێیاندا بەرەو پێشان بات و هەروە ئەگەر بێت و هەر یەکێک لەو فەلاحانە زەرەر بکات یعنی دەبێت هۆی ساربوونەوەی ئەو فەلاحانە لەو کشکاڵە کەواتە کەرتی کشکاڵی بەرەو دواوە چێت لێرەشدا حکومەت خۆی بەرپرسیار یعنی حکومەت خۆی هۆکاری بەرەو دواوچوونی کەرتەکەیە دەستخۆش کەی تر فەرمای شتێکی هەیە ئەو برایی دواوە جەنابیشت هەر خوێنکاری لە بەڵێ بە خێراتی سەرچاوم سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم من قوتابی زانکۆی سەلاحەدین کۆلێژی بەڕێوەبردنەوە ئابووری سەردار ئەبوبەکر ئەزانی ڕای ئێوەم بۆ گرنگە بۆ نمونە بەپێی ئەو زانستەی کە بەڕێستان پێی گۆشتکراون گوێت لە گفتوگۆی میوانە ئازیزەکانم بوو یعنی تۆ ڕاوێژت پێ بکرێت لە کۆ دەست پێەکەی بۆ ئەوەی کە ڕۆشتووە ئاشتی بکەیتەوە لەگەڵ نیشتیمانی خۆی لێرە
وەبەرهێنان بکە لێرە کارگە بکاتەوە لێرە هەر شتێک کە پێویستە بیکات. سەرەتا لە قسەکانی دکتۆر ئەرشەد و بەڕێز مەلا یاسین لە قسەکانی داوتی کە 1970 بەرهەمەکان لە ئێرانەوە دێتێرکوان عنی هاوردە دەکرێت. ئەمن پێی دەڵێم لە بڕی ئەوەی کە پەرە بە باڵەخانە و بە شوێنی نیشتە جێبوون بدەیت پەرە بە کەرتی کشت و کاڵی بدەیت بۆ نمونە تەماتەیە هەنارە ئەو شتانە ئەگەر پەرە پێ بدەیت و دەتوانی هەناردەی دەرێشی بکەیت. یعنی وای لێ ئەگەر بەڕێژێ ئەگەر هاوردەش بکەیت لە وڵاتی ئێران بەڕێژێکی کەم هاوردەی بکەیت بۆ نمونە 1985 نامی لەوانە بەس ئێوە هەر سەرنجتان لەسەر هەنارە ئەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان جهدێکی جدی کرد بۆ ناردنە دەرەوەی هەنار و ئەم ساڵ باشتریش دەڕواتە دەرێ. و پرسیاری دووەمیشم ئەوە بوو کە پاڵپشتی وەبەرهێنەرەکان ناکرێت لەوانەیە مەسەلەن کێشەیەکەوی بۆ نمونە کێشەی ناسەقامگیری ئابووریبی بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار یاخود کێشەی ناسەقامگیری سیاسیبی لە نێوان بەغدا و حکوومەتی هەرێم ینی پێویستە سەرەتا ئەو کێشانە چارەسەر بکرێت ئەگەر ئەو کێشانە چارەسەر نەکرێت ڕاستی بەرهەمهێن ناتوانێت یعنی بەرهەمەکانی ساخ بکاتەوە یاخود ئەو پارەیە ناخاتە بازارڕەوە ئەگەر بزانی تووشی و حاڵەتانە دەبێت. دەستان خۆش بێ بە خێراتن سەرسەرم سەرچاوی من مامەسانی خۆشەویست کاکە عەلی لە بەڕێزەکان پرسیاریوان کرد دڵخۆشیێکیان بدەمێت چکە حەقیقانە بڕیارێک لە حکوومەت دەرچووە هەموو کارگەکان و مەشاریعەکانی ملتەزم کردینە کە دەبێت کرێکاری خۆماڵی زیاد بکرێ بۆ ڕێژەی 1975 یعنی لە 125 زیاتر ناتوانین کرێکاری ئەژنەبی بەکاربینین. ئەم بڕیارە ئەمەوەکو کارگەکانی ملزەم کردیە و کاتیشمان بوداندرا لە سەکتەری کەشت و کاڵ ئەوانش جێبەجێ کرا و بڕیارە آخر نووسراویش کە چوە 22 ئەگە جێبەجێ نەکە ئیشوکاری لە نشینگە و لە ئیقامەوانە ڕادەگیرێت. ئەگەر جەنابی دکتۆر محەممەد شوکری یان هەر کەسێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران داوەتت بکا بڵێ سەبەبی ئەساسی کێشەکە چییە بە 3 خاڵ و 3 خاڵیشم پێ بڵێ بۆ چارەسەر چییە فەرمووی؟ دامی حکوومەتی عێراق لە خۆمان زیاترە، قەرزی بانقی لە هەمووی گرنگتر یەک نەبوونی گومرگەکانی سنوورەکانە لە هەرێم خۆی؟ نا لە هەرێم خۆی نە هەرێم و بەغا سا 6 هەرێم لە یەکی هەشتەوە تەنفیزی کردووە بەغدا بە سیاسی تەنفیزی ناکە. چارەسەرەکان کاک ڕەنج 3 چارەسەری زۆر بەسیت و وازەحە. ئەو منافسە غێر شەرعی دژمنە احتیکاریەکەی کە بەغدا دەیکا بە زووترین کات حکوومەتی هەرێم دەبێتە سەرخەت ئەو منافسە نەبڕێ بۆی ئەو کارگانە لە جێخواان بمینەوە. دوو دیراسەیەکی توکمە بکرێت گوێ لە کەسە ئابووری ناسەکان و خاوەن پرۆژەکان بگیرێ کە سەبەبەکان چینە چارەسەرەکان 1 و 2 سێنینە کاک ڕەنج. ئێستا تۆ لە فەرمایشتەکانی جەنابی دکتۆرە بەڵێ هەستت کرد ئێمە بە چەکێکی کاریگەرەوە هاتووینەتە مەیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پیلانە کە بیانەوە ئابووری و بەرهێنانمان لاواز بکەن بە ئەکیدەوە کو لە کیمیاباران و لە احتیکاری کەرکک و لە هەموو شەکان ئێستا کەرتی پیشەسازی گەورەترین دژمنکاری لێ دەکرێت لەلا مرکزی بەغاوە خۆمان هەستە کرد بە پلان حکوومەت جێ لەمە بگری باشە هەستە کرد ئەم پلانەی کە جەنابی دکتۆر هەڵۆوتی توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو چەکە کوشندەی و ژەهراوی هەیە کەوانیانە بەراوی کە دکتور هەڵۆ باسەکە بۆ 2025 بە ئەکییت لە ساو مێزەوە باسەکەم تا 2025 یەک کارگەکان ڕناوەستن ئەگەر لە سەوەرەقە و پلانبی بۆ 2025 بە دڵخۆشیەوە بە یەک کوبوونەوەی پێش 2 ڕۆژ گوتمان ینی مەبەستەوە ئەگەر ئەمان کارگەکەیان 2025 تا و کاتە کارگە نامێنێ ئەگەر ئەو پلانە هەتا 25 ئەوها بە سەبری بە چاودێری وازعەکە بکرێت کە ئەکییت ئەو سەکتەرانێکی ئێستا لەسەر قاچی خوشیان ماونە ڕادەوەسن ئەمڕۆ بەش یەک هەفتە سیکراوم هەیە لە معمەل پاش 25 لە دەکرێت ئەمڕۆ کارەباکە کردە نوات بکە شێز کاکە وەکو بەغا لە ئابووری منافسە هەیە ئەتوو دەبی بزانێ منافسەکەی ئێمە کردومانە بەنەوەت ئێستا کردوونە نوات لە 120 کرا بەنەوەت ئێستا ئەمڕۆ حکوومەتی 56 بوو بوو ئێستا بووە بەنەوەت هەنگاوێکی باشە بەڵکو دوای ئەوە زیاتریش دای بەزێنن وەنیە کاکڕانەوەی کە هەیە کوشت و کاڵ کراوە بە سیش کاکە سەکتەری کوستوکاڵ نیتت پرۆژەت نییە ئەمە باسی سەکتەرێکت لۆ دەکەم 4 میلیارد دلار لە ئاسناوە بۆ دێ
4 میلیارد دلار لە چیمەنتووە بۆ دێ کو چیمەنتوت احتیفاز پێ کرد شیشەکەش ئەوها شەڕێ لەسەر بکە نیوەی میزانی ئەوشەی سەیریکە تۆش بەس شیش و چیمەنتۆ مەبینە بەڵێ تەماتەش موهیمە خەیاریش موهیمە هەناریش موهیمە سرکەش موهیمە من دەڵێم ئەو پرۆژانە فەوری بکرێتەوە کاکڕان ئەبێ ئەم پرۆژە بچکۆلانە دکتۆر ئەرشەد چەرجارێ فەرمووی ئەم پرۆژە بچکۆلانە خەڵک بەگەڕەخات ئەم پرۆژە بچکۆلانە پێداویستی و ضرورەتی وڵاتهێنانی سکرابیانەیە ئێستا وەکو ئەو کارگانەی کە هەیە چارەسەر بکرێ بۆ کارگەی نوێ فرسەی نوێ بەرهێنان پلانی بوو سکراب کێشەی گەورەی معمەلەکانی ئاسن دووسێ کێشە یەکێمیان کارەبایە ئیشێکمان بۆ کردوون وەکو خۆی باسیەکە تۆ زۆر چارەسەری هەموو خامی عێراق لە ئێرانەوە دێ گۆمرگم لێوە مەگرا سیکرابی بەغاشم ناوێ ئێمە جا گوێ لە برات بن ئێمە پێشنیاریشترمان کردووە توانی چۆن جاران ئاڵتون و هەموو شتێک لێرەوە هات وای لێ بکەیت وای لێ بکات چکە لە جنوبیش چارەسەر هەیە هەر باج ئەزانی چی لە وڵاتە کردووە تۆ ئاگات لێتی جەنابتە بەڵێ ئەوە دامان ناوە قسەی لەسەرەکە شتا سیارەکان هەمووی بۆ مەلاسینی فەقیر پێویستە ئەو قسەی لەسەر بکات چونکە کێشە ئەساسەکان بەساقەوە بۆ پێویستە ئەو قسەی لەسەر بکات تۆ حکوومەتی قسەی لەسەرەکە مەڵێم بۆمان شەد نییە کاگنەوشیروان عیبرەت لە جێبەجێکردنایە کاکە فەرموو ئێستا کاگنەوشیروان لە ژیان نابووە ڕۆحی شاد بێ پێوتی تۆم نردووە جێبەجێکی بۆ نایکەی بۆ ئەڵەی مەلاسین کردومانیان کاک مەلاسین ئەرێ زەریبە ئەرێ زەریبە چەند کەسی ڕاوناوە چەند کەسی خنکانەوە جواب دەدەم ڕێگام پێ بە جارە شتێکی خۆش بڵێم هەیکە لە هیچی لێنە معاملێک ڕابوەستی بۆسن برادەرینە ئەرێ کاکە لەم کوردستانە لە من چەنە باستریتیان دێ کاکە بۆ ڕێگام پێیان حساب دڵم تاقی بۆسن برای عزیزم من لەسەر بات قساکە مەزام لێ شمات زەبن گوێ لە برای خۆت بگرە جارێ بۆ خوێندکارە بەڕێزانە بەڕاستی من دڵخۆشم کێمان بەرنامە ئابووریانەوانێ کاک ڕەنج سیوە کەسی ئێستا کۆلیژەکانی ئابووری و ئەوانە لێرن من لێرۆ پێیان ڕاگەن مەمە ڕیکۆردیکەن لە ڕوودا و برادەرانی ڕوودا و ئەوانە بۆ ئەوی ئێمە تەشجیعیان کەین زیاتر قسە بکەن زیاتر بێنە مەیدانەوە ئەوانەی کە لێرە دانیشتون جارێ هەر کەسێ دوایەوەی کە زانکۆی تەواو کرد وەک مەلایاسین ئەگەر لە ژیانیا بم قەرزێکی بچووکی قەرزارم 10,000 بۆ 15,000 دلار بە بێفایدە بۆیان بیر لەوە نەکەنەوە هەلێسۆ بڵێن نێمە خوێندەکەمان بۆ تاو ناکرێ ئەوە یەک دووش الحەمدولایە ئێستا لە هەولێر پرۆژێکی زۆر گەورەشمان دەست پێ کردووە هەلی کاریشیان دەست نەکەوت ئەوە ئێستەوە بە شایەت بنێمە لێکێتی و بەرنان خۆم و چەند وەبەرهێنەرێکی ڕەفیقم هەلی کارەکانیشیان قەرزارم بۆی ئەم بەرنامە زیاتر لەوە دەوڵەمەندترکەن ئەوانە بە شەوق و زۆقێکی ترۆ بێن بۆم بەرنامەم دوو وعدەم لەسەر حساب بکەن بۆ 15,000 دلار قەرزی درێژخایانیان هێنێ بە بێفایدە کە ئێستا بانکەکان بەفایدەوەیات دووش خەمی هەلی کارتان نەبێ ئینشاءڵڵا ئەوە بێ گوێم ڕێگام پێ بن بە دووسێشتی زۆر منتیقی هەیە باسکەنەوە بەرنامە من لە ژیانە بمێنم بە مایکەکەمەوە کاکە وەرەوە سەرمەگەوەی چۆن خانوەکانە لێ سەنگم بۆ ڕەنجی شەیدان وعد بێ جێبەجێ یەکەم وەڵا ئەوە جێبەجێ جا تۆ گوێ لە برای خۆت ئەوە جێبەجێ کرد یا ڕەبی برادەرانی عەزیزم میوانە بەڕێزەکان داواتان لێ یەکەم بەدڵەوە بە هەمومان گوێ بگرین هەرێمی کوردستانی عێراق کە ئێمە لە عێراقا بە هەرێمێکی فیدراڵی ناسراوین ئێستا کێشەکانمان هەر ئەو دژایەتێنێ کە حکوومەتی عێراق و حکوومەتەکانی بەرامبەرمان ئەمان کات تکاتان لێکەم دوو ژینگەی جیاواز دروست بووە ژینگەیەکی پڕ هاندان و ئەوەی کە تۆ ئەتێت و پرۆژە دەرەخات بە حکوومەتێکی زەبەلا حەوانێک کە بانک کە سندوقی نەقدی دەولی و بانکەکانی دنیا لە پشتێتی ژینگەیەکی کەش دروست بووە حکوومەتی هەرێمی کوردستانە لە پێناو دەستکەوتنی موچەیە ناقیان ناگرن پەنا بۆ هەموو شتێک گەبرن مەوزوعی باشتان باس کرد برادەرینە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو باجەی کە بەداخەوانێ لە چەند ڕۆژی پێشوو لە مەحکەمەی فیدراڵی دەستکرا بە تۆمارکردنی داواوی کێتیۆ بەرنانی کوردستانی چەند کۆبوونەوەیکی کردو لە داهاتوێکی نزیکات چەندین داوا تۆمارەکەین بەرامبەر بەو باجە نایاسایانە و ئەخود بۆ باجانەی کە لە هەرێمی کوردستانە بەرگی یاسایی بەبەراکرا وەرگیرێت چی لە ئێمە کردووە وەکو چی گوێ لە برای خۆت بگرە سەبوت بازەکەم ڕێگام پێ بەکا کە بەس دەسەر نانی نانەوەکان حەوت نوع باج وەرەگیرێ مەپرسە وەک چی ئەگەر مستەسمیرێکی ئێمە ئێستا لە عێراق بێوێ خانوێ بفرۆشێت بای ملیۆنە دۆلار بێت بە هەموو معاملات و لە غیری ڕسمی تاپۆ تەنها 25 میلیۆن دینارەیەات بە هەموو شتێکەوە لە هەرێمی کوردستانە و خانوە ئەگەر بە ملیۆنێ بفرۆشی ئەبێ 125 میلیۆن دینار بیت جەنابی سەرۆکی حکوومەتی ژەما ئەزانێت زۆر بەداخۆم قسە ئەکەم ئێمە ئێستانە دوای ئەوەی کە وەفدەکانمان چوون بۆ بە عێراق و گەڕانەوە بۆیان باس کردین بە 15 محافەزەی عێراق داهاتی ناوخۆیان کە کۆیان کردێتەوە غیرەک گومرکی بەقەدەر سێ محافەزەکەی هەرێمی کوردستانیە معقول نییە بە 15 محافەزەی گەورە لە عێراقا
600 ملیار دیناریان پێ کۆ نەکرێت ئێمە لە هەرێمی کاریگەری لەسەر گوشتنی خەڵک نەکەرەوە کاکە پرۆژەی وێران کرد خەڵکی وێران کرد نانەوەخانەیەک دوکانارێک چۆرە ناو بازار و کاکە بۆ نای جەو لێ بکەین وەک ڕوودا بچین بە ناو بازار بگەڕین بزانە خەڵک لە ترسی باج ئەزانێ هەنێ خەڵک فێری چی بوون کەمالم داوت کرد بیرنا لەگەڵ کاگەبێدا ئەرزەکەم ئێستانە خەڵک فێر بوون دوکانەکانیان داخستۆ لە ماڵەوە لەبەروی بازنیان بە حکومت لە ماڵەوە چەند کولیچە و هەنەشت دروستەکان ئەنێرن بە ئەم ئۆنلاین وشتە دروست بۆ لەخوا بە زیاد بێنێرن بۆی باجنێن برای عزیزم گوێ لە برای خۆ دەگرە باشتی برانتان پێ بڵم ئێمە ئێستانە دەرکەوت ئەو عێراقی کە ئێستا 600 ملیارمانەیە تێ بە قەرز و مانگی پێشووتر 500 بۆ ناردین هات پێیان وتی نوتیانەوە داهاتان 300 ملیارە لەبەرەوە 500تان بۆ نێرنەوەی کە لە میزانەیە هاتووە ئەبێ ئێستا حکومەتی هەرێمی کوردستان و من لێرە شتێک گەڵێم سەرۆکی بەڕێز سەرۆکی ئەم نامەیەم بۆ جەنابی کاک مەسرور بەرزانیە ئەم نامەم بۆ کاک قوبات تاڵەبانیە تکاو لێ یەکەم 5 مستەسمیر داوەتکەن لە چەند ڕۆژی داهاتووە ئەم شێوازی باج کۆکردنەوەی کە ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی خانوبەرێن میری و باج کۆیەکەنەوانێ ئێمە ڕێگاتان پیشانە دەین هەر ئەمە زیاتر کۆکەنەوانەیە بەبێ ئەوەی کاریگەری نەرینیش دروستکا بۆ سەر ئەم سێکتەرانەی کە کاول بووە برادەری عەزیز بێ لە نزیکەوە ببینن دە لێرەوە بی لە بزانین چییە عەزیزەکەم ئەوە زانیت چی ئێستێمە لەم بەرنامەدان شینوەرە یەک شتێکم بۆ بکە بەرنامەکەت 24 دقەی بخەرە سەر ئێستێمە باسیەکەین کاکێک نمونەی بەسیتە دەیەمێ ئێستا ئەم لە هەرێمی کوردستانە حەزەکەم ئالێرەوە ئەعلانی کەم لە ڕوودا و سێکتەری خانوبەرە ئێستا لە 180 داڕماوە ئەگەر ئابەم شێوازە بڕوە کە زیاتر لە 128 ئەو 7 ملیار دۆلارێکان برادەرە باسێکە سێکتەری خانوبەرەیە بەڵام لە هەمان کاتا سێکتەری کشتتوکاڵ من وەزارەتی کشتتوکاڵم هەیە لە هەرێمی کوردستانە خوشکە بێگەردادە بێگەردیان خوشکی بەڕێزم وەزیری کشتتوکاڵ ئەزانی قەبارەی و بەرنانی کشتتوکاڵ 1.7 لە هەرێمی کوردستانە من وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردنم هەیە بەڕێز برای خۆشەویستم جەنابی وەزیر کاک داناکە ئازانم کەسێکی بەڕێزیێزانی 150,000 کرێچیم هەیە من وەزارەتی ئێستانە لە هەرێمی کوردستانە بازرگانی پیشەسازیم هەیە بەڕێز کاک کەمال پیاوێکی بەڕێزی ئەزانی ئێستا ئەم دقەی 2000 کارخانەمان داخراوە و کارخانە گەورەکانیشمان لە فەشەل هێنانان برای بەڕێزم ئەزانی چی من ئێستا سرم لەمە سوڕماوە لە پێناو زیادکردنی تاپۆکردنی یەک خانوو لە هەرێمی کوردستانە بۆ سەرۆکی دەستەوە بەرەنان دوێنێ خۆم بردووم بۆ لای ژوورەکەی دکتۆر محەممەدشکوری بۆم نووسیوە ئەمەتا 11 جۆر باج دروست کراوە کە وجودینە لە عێراقا لە وەرگرتنی سوورەتقەیدەوە هەتاوە کۆگاتە هەموو شتەکانی تر وای لە خەڵک کردووە خەڵک کڕین و فرۆشتن بە خانووە ناکەن لە کۆی 5,000 نووسنگەی خانوبەرە لە هەرێمی کوردستانە ئەوە ئێستا بەڕێکوپێکی 500 نووسنگەی خانوبەرە لە هەرێمی کوردستانە ئیش ناکە ئێمە ئێستا ئەم حقیقەتانە ئەڵێن باشە ئێستا کاگڕنج پرسیارێکەکەم تۆڵ ئێستا ئێمە بە سەرۆکی حکومەتی خۆمان ئەڵێن بە حکومەتێکی خۆمان ئەڵێن کاکە ئەگەر 5 خانوو بفرۆشرێ خانووی ئێکی 1000 دۆلاری لێوەرگن 5,000 دۆلار زەریباکە باشترە لەوەی هیچ خانوو نەفرۆشێ ئێوە هیچ وەرنەگرن یعنی ئەگەر ئێستێمە ڕسمی تاپۆ لە هەرێمی کوردستانە ئەگەر ڕسمی تاپۆ تەمان ئێمە کۆبوونمان لەگەڵ برادەریا کردووە ئەمەی کە لەلایەتی ئاگادار بە مەڵە پێشنیاری ئێمە گۆبەرهێنەران هاتوین دەست مەخسوود سەربرینەکان ئەم راپۆرتانەمان ناوە بە ئێوە بەڵام ئێمە ئێستا باسی ئەوە ئەکەین ئەڵێن باج حەقی خۆیەتی حکومەتەکەمان حەقی خۆیەتی موچە کۆکاتەوە ئێمە پشتیوانی حکومەت دەکەین بە ڕۆح و بەگیانمان لە هەموو زروفەکانە لەگەڵ حکومەتا بووین بەڵام وەڵڵاهی شێو وەرگرت ئەم بەرگەی کە ئێستا بە ئێمە دامان ناوە بۆ باج و بەبەری ئەم کوردستانیان کرد و ئابوووریەکان ناکردووە ناگاتە 2-3 ساڵی تر قوارەی هەرێمی کوردستان نەگەکەوێتە مەترسیوانیە حەزەکەم یەک شت پێ بڵم کاک ڕەنج من با بەڕیایی قسە نەکەین ئێستا لەو خەڵکایە ڕاپرسێکی گەورە بکەنە ناو خەڵکە لە بینی خاک و موچەیە ئەوەی کە چەند ڕۆژێکە میدیاکان بڵایان کردوانێ ئەکسەرەتی خەڵکی کوردستان ئەڵێ موچەمەوێ خاکم ناوێ بۆ چونکەم ژیان نەما ئیش نەما ئەوانەی کە لە بازار بەڵێ قوربان جا گوێ لە برای خۆ بگرە ئێستا ئێمە لەسەر مۆزوعی باج من هەر حەزەکەم ئەمە ڕوونکەموانێ تکاو لێ یەکەم بەرنامەیەکت کرد بەرنامەیەکی زۆر باش بوو لەسەر باج وەرە ئێمە کۆمەڵی ڕێگامان داناوەڵێن هەر باجمان لێ وەربگرن بەڵام لە کاتێک شەکان باجە کۆکەینەوە چینێ خێنە گیرفانی حکومەتەکەی عێراقەوە ئێمە بۆ بە هەردووکمان کاکەمال داوەتکەین لێرەوە من داوەتێکم برای بەڕێزم وەرە با بەرنامەیە بکەین بەڕوونی بۆ دڕوونەکەمانێ زانە ئەم خەڵکە هەمووی هاوارێتی لە دەست بات جارێکی تر جەنابە تەشریف و هێنا سپاسە دەکەم بەس هەندێک بەڵێنی شتدا بەڵام بەڕاستی هێشتا وەکو پێویست جێبەجێ نەکراوە کاک مەلایاسین بۆی دوای ئەم پیاوە گلەیم لێ نەکات ویستی قسە بکات ڕادگر فەرموو وڵای بیرم چوە نازانم شتەکە زۆر هین بۆ بەڕاستی وڵا لەسەر ئەوەیە کە ترسناکە بە من بڵێ ئێڵێم حەزەکەی بۆم ئەوە خۆتۆ بۆ نووسیم وتە باسی باچکە ئەو دکتۆر بوو من بۆم گیانم با هەمووی نەبێ بە هینی من کاک ڕەنج حەقا ئێمە باسی هەنێشتی تریش بکەین ڕاستە سێکتەری نیشتەجێبوون لە 128 ئامارەکەیە بەڵام ئەوەی جێ دڵخۆشیە پیشەسازیش لە 134
ینی هەنێشت بیرمان نەچێ ئێمە باسی هەنێک مۆزوعی تر هەیە کە بەش هیچ شێوەیە ئێمە نەچوین بەلایە مۆزوعی دابینکردنی ئاو دکتۆر بە درێژایی ئەم حومان ئەم چەند مانگ ڕۆشتووە لە مانگی لە 2020 چەند مانگ ڕۆشتووە لە مانگی دایان تۆ بڵ حساب کە دەین بە درێژایی ئەم دەمانگە لە هەرێمی کوردستانی عێراقەوانەیە 280,000 کەس بە ڕێگای ئاسمانی و بەڕی چوونەتە تورکیا هیچ کام لەوانەی کە ڕۆشتون لە 500 دلار کەمتریان خەرج نەکردووە ئەزانی بۆ پرۆژە گەشتیارەکانی ئێمە مەگەر ئەم ئاخرێ فریان کەون ئەزانی برای بەڕێزم هەمی بەرەوداخستنە ڕوە ئەزانی خەڵک ئێستا کورەکاکە لە قوتوی هیچ ئەتارێکان نەبوو بۆ خاتری خوا کابرا بچێت لە مەطعمێکان نان بخوا لە سادا خەنە سەر و کەسەی کاچێ نانەکە ئەخوات یخۆ کابرای مەطعمی خاتەوە سەری وتێلێکی 5 سێرە و 4 سێرا بێ لە دەپار و چەند ناوە بۆ حکومت کاکە زۆربەی نایەتەوە بە حکوومەت ئەگادار بانجا ئەستانە فێر ئێمە بەڕاستی لەتان ناشارنەوە کاگەش بڵێن بابەتەکە باگەسکە نەکرێتەوە بکرێتە باج جزئێکە لەو پڕۆژانەی کە ئەوڕوو کاگرانج باسی دەکرد تو کارگە ئەوڕوو کە دامی هەبی کە هۆتێل دامی هەبی کە مەشروع سیاحەکە دامی هەبی بە هەردوو چاو بازەکەی دەدەین بازەکەی دەدەی ئەوەی کێشە ئەوڕۆ چییە ئەساسەکە زۆر وازە ئەو پڕۆژانەی کە کەوتون کە لەسرە مەرگن چیان لێ بکرێت کە ئیش بکنەوە سەدا چەنە بێت تقریبا زۆرن یعنی من لە کەرتی سەکتەری خۆم باسەکەم یعنی ئێستا معمەلشیش و چیمەنتۆکان وەزیان باشە بەس معمەلەکانی تر لەسرە مەرگن ئێمە لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەمەمان لایە بەڵام قسەی کۆتایی بابین بە دکتۆر و کاگەرشت بەڵام من بەس یەک دێڕیکاڵێم دای فەرموو کاکەڵۆ بە ئامانەتەوە ئەمە با لە ڕووداو بێت بە ئامانەتەوە مە ئامانەتێکە بۆ وەک ئامانەتێک گەڵێم ئەگەر ئەم سیاسەتەی کە ئێستا هەرێمی کوردستان پەیڕەویەکات لە تعریفە گومرکیەکانمانە لە باجە لە هەموو ئەو پارانەی تر بە کارەبا و بە بەشەکانی ترەوانەیە بەرامبەر بە کەرتی تایبەت لە ساڵی 2025 ئەم برادەرم کە فەرمێ دەڵێ وبەرهێنانە گەیەنە 80 میلیارد دلار هەرچەند پلانی عێراق لە ساڵ 2025 وبەرهێنانە گەیەنە 250 میلیارد دلار بۆ معلوماتی بەڵام گوێگرە تا ساڵی 2025 ئێمە لە هەرێمی کوردستانە سەر ڕایەوەی کە شتێکمان نامێنە بە ناوی ئابوووریەوە ئەوەی کە هەشمانە لەدەستێدەی ینی 80 میلیارەکە کەمە بێتەوە ئەگاتە ئاستێکی ڕەمزی ئەو 70 میلیارەی کە هەمانە ئێستانا لە هەرێمی کوردستان ئەمەڵی گەێنەشتا تۆ بە پێی زانیارەکانە ئەڵێ ئەگەر وا بڕۆینە گەێنە چەند 20 میلیارد دلارمانە بێ کە خزمەت گوزاری پێشکەشکا پەنجای لە دەست خیر تەجیدوه ئەمە حەزەکەم هەنێشتە بۆ باسکەم کاک ڕەنجیان ئەم قسانەی کاکمەلایاسین بەگوێ تاچە یان بەڵی پێمە پێکەوە ئیشەکەین پێکەوە کاک ڕەنج ئاگادار بە بە هەماهەنگی لەگەڵ کێشمەکێشمی سیاسی واز لێ بێنە من ئەوە تاثیراتی گەورەی دروست کردووە واز لەوە بێنە ئەڵەم بۆ گەورەترین تاثیراتی دروست کردووە دەوێت ڕامان پێشی جار عزیزم هەڵۆجان کێشمەکێشمی سیاسی لەناو لایەنە سیاسەکان واز لێ بێنێ کە هیچیان کە بەڕاستی حکومەت ئێستانە خۆی ناتوانێت ئەوەی کە هەیەی جێبەجێکا لەبەر کێشەی سیاسی بەڵام بێجگە لەمانە کەس داوای پارەی لە حکومەت نەکرد بەرنامەکە لەسەر ئەوەیە کاکە ئەو پارەی کە هەیە با نەڕواتە بگرین وایە دەڵێ ئەمە مەترسیدارا بەپێی ئامارەکانی بەڕێوەبەتی گەشەپێدانی پیشەسازی سلێمانی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەتی کشتتوکاڵی سلێمانی لە کۆی 1970 کارگەی مۆڵەت پێدراوە 560 کارگەر لە کار بەردەوامن 354 داخراون 166 لە دروستکردندان یعنی ئەمە لە سلەیمانی یعنی هەنێشتی تر هەیە باسی مۆزوعی باج و هەنێشتی کە عێلاقی بەسەر وەزارەتی داراییەوە هەیە ئێمە وەکو دەستەوە بەرهێنان برادران بە تایبەتی معمەلەکانی ئاسن هاتوون بەلای ئێمە هەفتەی پێشوو بۆ بزانم شتێکتان هاتە بەردەستمان داوای ئەوە ئەکەن کە شتێکی پێڵێن کەشف لە 100 کەشف جووری کەشف داوای ڕوونکردنەوەمان کردووە لە برادران لە وەزارەتی دارایی ئەوانیش بە شێوە لە شێوەکان لە کوردستانە بۆ خیتاب زەمان کاک هەڵۆجیان لێرە لە هەرێمی کوردستانە کە ئاچی ڕەهنیەکەی لە 3 بۆ 3 و لێ وەرەگرن کە عێراقا نیوە ئەم ئوجوری لێرە 3 و لە عێراقا نیوە ئیتر من چۆن چم خیتاب زەمان پیاکەم بۆ پرۆژێکی 100 میلیۆن دلاری من باسی شتێکم تۆ باسی شتێکی کاکی من باسی ئوجوری کەشفەکەم کە عێلاقی بەسەر ئیشی پیشەسازیەوە هەیە پیان وتون یاداشتیان بۆ نووسیوی نەڵێن کاکە گیان ئەمە قانونی نییە
نوێنەری وەزارەتی داراییمان کردووەڵێن قانونیە ئەڵێن نەخێر قانونی نییە داوای ئەوەمان کردووە کە ئەمە نەمێنێ یان کەم کرێتەوە یان شتێکی لێ بکرێنی ئێمە ئەوە نییە دانیشت بێت باش ئێوە خۆتان قەرارتان هیچ دەسەڵاتتان یەکەم وتەڕڵی داوامان هیچ وەزارەتێک نییە قەینا ئەمان بەس ئەمان هەڕەڵە داوامان ئەمان ببن بە مەحان ڕاستیم شەڕی دەستەژەی کە ئاگادار بە ئێستا کاکە باشە دەستە لە قانونە سەلاحێتی هیچی چی نییە سەلاحێتی مۆڵەت پێدان بڕیارەکانمان جێبەجێن بڕیارەکانی وەرگرتووە بە پێی قانون نابێ مۆڵەتم لێ زەری بۆ باجم لێ بۆ دەسا کردووە بەرگی نایاسایی کردوانە بە بەرگی قانونی یاسای لە قانونا زۆر بە ڕوون نووسراوە هەموو مەشروعەیە بەخشراوە لە زەریبە بۆ ماوەی 2 ساڵ لە ڕۆژی پێشکەشکردنی ئەنتاجی فعلیوانێ بەڵام باجی عرەسە و لێوەرەگیرە دنیایە شت دانراوە لەناو ئەو کەشی لە سەتاسەیە هیوادارین کە ئەمەشمان وەکو ئەو دوشتەی کە بەخسەیان کردوین بەخسەمان بکەن و لای بەنیا کەمیکەنەوە ئینشاءالله بەس بەخوا لە چاو خەمە گەورەکە ئەم بەخوا ئێمە بەساسێ حەل نابێن زۆریان زۆر ئەرێ بەساسێ حەل لەبێتە وەرەی بەرنامەکەم نا ئەو تەوەری بەرنامەکە تەوەریشی گشتگیرە ئەمە فەقەرەیەک حەل لەبێت کاگڕانچ پێم وتی ینی ئەم کێشەیە دەبیت زۆر هۆکار هەیە دەبیت تاک بە تاک چارەسەر بکەیت بە بەرنامەیەکی یەک نییە ینی تو لە گوڵ بگرە ڕۆتینی بینی وەزارەتەکان وەرگرە ئەو فەرقەی لەگە بەغا هەیە کاگڕانچ ئەم کێشانە ئەمە هەندێک کێشە هەیە زوو چارەسەر بکرێ هەندێک کێشە هەیە کاتی بودابن خیتام و دوو خاڵی زۆر بچووک یەکەمیان هەموو عیب و عار و کەم و کورتیەکانمان گۆ بەڵام وشەچی ئینسافیش بڵێ ساڵ 2004 بوو جەمان بڕایە و کابینێ نوێم یەک لە بەرنامە سەرچەکانی فرەچەشنکردنی ئابووری بوو بەڵام زۆری نەخایان پەتای کۆڕۆنات کە 100 ساڵ بوو ئەو جۆرە نەخۆشیە بڵاو نەبووە نرخی نەوت کەوتە ژێر سفر زۆری نەخایان دووبارە بودجەکەمان هەر بەردەوام بوو لە بڕینەوە جارنەوتەکەشان ڕاگرتین نەیتوانێ و بەرنامانەی هەبوو جێبەجێ بکاتن بەڵام ئەوەش مانایەوە نییە کە هیچ کەم و کەرتیمان نییە نەبوونی پلان گەورەتری کێشەمانە فڕۆکە دوو مەچنە هێلۆی بفڕیتن حکوومەت دوو مەچنەیە یەک وەزارەت پلاندانانەیە کە ئابووری هەر دوو مەچنەکەمان لە کار کەوتووە نەوەزارەتی دارایی و ئابووریمان دارایی و ئابووری نەوەزارەت پلاندانانش پلاندانانە ئەو هەموو گیر و گرفتەی باز دەکەی نەبوونی پلانە وەزارەت پلاندانانت ڕۆڵی چ بووە لە 30 ساڵی ڕابردوو قوربانی و دەمە بووم دکتۆر بەزم دیێڕەمبەری هەموو پارانەی کە ئێستانا ئێمە بەهۆی باج و گومرک و دار و بەردەوە کۆیەکەینوانە لە کۆمپانیاکان هەر هەمووی من حسابم کردووە لە مانگێکە 10 ملیار دینار تێپەڕناکە کە ئەم 10 ملیار دینارە بۆتەوە سەبەبی هەرەسێنانی هەر مانگانە نزیکەی 100 ملیار دینار لە پرۆژەکانی وەبەرهێنان زۆر سپاس بەخێراتن سەرچاوم دیارە تەوەری بەرنامەکە بینەرانی بەڕێز خەمە گەورەکە ئەوەیە کە بەشێکی زۆر پارەی ئەم وڵاتە دەڕواتە دەرێ هەر یەکە و بەپێی گۆشەنیگا و دید و تێگەیشتنی خۆی باسی هۆکارەکانی کرد و ئەوەی کە لە هەمووی گرنگترە دکتۆر ئەرشەد فەرمووی ئابووری بەما ئەڕوخێ بەمە بەرشکستە بێ چونکە تەداولکردنی ئەم پارێ لە ناو خۆیان لانی کەم لە سێکتەرە جیاوازەکانی کەرتی تایبەت تا ڕەنگە قەرەبووی بێموچەیی کەرتی گشتی بکاتەوە لەبەرەوە هیوادارم ئەم خەمە گەورەیە لەبیر نەکرێ و ڕەخنەکانی منیش ئاراستەی وەبەرهێنەر نییە کە ئەڕوا چونکە ئەبجەدیەت ساکارترین زانست و معریفە لە بواری بزنس و ئابووریە ئەوەیە کاوترێ سەرمایە ترسنۆکە وەنیە ژینگەی بڕخسێنی ئەبێ ژینگەی بۆ بڕخسێنی کەواتە تۆ سەرمایە کەشوهەوایەکی لەباری بۆ دروست بکە باوەڕم پێ بکە لە چینەوە ئەفرێتەوە بۆ ئێرە نەک لە هەولێرەوە ڕابکا بۆ کەربەلا کاتی